بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە سعات 9 لە سعاتدە لە خزمەتەوەی بەڕێزدا دەبین بۆ قسەکردن لەسەر ساڵیادی خۆپیشاندنەکانی هەفتەی شوباتی 2011 سەرەوە دەکەین ئەو خۆپیشاندانانە بۆچی ڕوویاندا و دوای 14 ساڵ ئایا بارودۆخ یەرێم خراپتر بووە یاخود بەرەو خراپتر دەڕوە بۆ قۆناغی ناڕەزایەتیەکان لە هەفتەی شوباتەوە بۆ ئێستا بە جیاوازی سەریاڵداوە دوایین جار مانگرتنە بوو قۆناغی داهاتووی کوردستان چۆن دەبێ واگە داواکاری هەفتەی شوبات خۆپیشاندنەرانی هەفتەی شوبات جێبەجێکرایە دۆخی کوردستان بەم شێوەیە ئێستا دەبوو و قسە لەسەر داواکاری کەسوکاری شەیدانی هەفتەی شوباتیش دەکەین بۆ تاکو ئێستا کەیسەکەیان یەکلا نەکراوە بکوژان دادگایی نەکران و ئێستا بە ئازادی دەسوڕێنەوە ئەم پرسانە لەگەڵ هەرێک لە بەڕێزان مام فاروق عوسمان نوێنەری کەسوکاری شەیدانی هەفتەی شوبات و مامۆستا ئەبوبەکر هەڵەتنی و کاک بورهان ڕەشید و مامۆستا سەربەز فەداح قسەی لەسەر دەکەین سوپاسیان بە دەبوونی هەمووتان دەکەین بەخێر بێت مام فاروق بەخێر بێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین زۆر سوپاس دەکەین زۆر بەخێر بێن ئەمڕۆ چۆن یادی شەیدانی هەفتەی شوباتان کردەوە و سپەیامێکتان هەیە وەکو بنەماڵەی شەیدانی هەفتەی شوبات کە حەوت کەس بوون کە لە خۆپیشاندانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی بازی زۆرتاندا لە پێناوەی کە خەڵکی کوردستان خۆشگوزەران بێ بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە هەر لە ئەوەڵ ساتەوە قبوڵمان نەکرد کە کوڕەکانیشمان کوژرێ و پشکەینە جەماوەرەکەی خۆشمان چکە ئێمە خوێنەکەمان دانا بۆ ئەم جەماوەرەی خۆمان یعنی هەوێنێ بێت بۆ چاکسازی هەوێنێ بێ بۆ نەمانی گەندەڵی بەڵێ طبعا قسەکانی زۆر جوان بوو ئەگەر بەهاتایە گوێ لێ ئەو وەختە دەست ئەو ئەو حیزبانە دوور کەوتنایە لە گەندەڵی و دەست وەردان لە ناو حکومەتە ناگەیشتەوە ڕۆژ بەس ئەوان لە ساڵحیانە نەبوو کە دوورکەونەوە لەوە چونکە ئەگەر بەهاتایە هەر دزێکیان کردایە ئەگەر حکومەت پابند وایە بە ڕێوینی حکومەتی خۆیەوە ئەو وەختە ئەوان هەموو سزادران بەس لەبەر ئەوە چونە ناو حکومەتەوە تر تەقیان لەو کەسانە کردو خەڵکانیان شەهید کرد و عەرزی عەزەڵاتی خۆیان دەرکرد و ڕۆڕەشەکەی خۆیان دەرخست بۆ هەموو کوردستان کە ئەمانە هی حکومەتداری نین ئەمانە دوو حیزبی چەتەی مافیاین بەڵێ پێمتان چییە کە ئێستا بڵین دوای 14 ساڵ هیچ کەیسەکان یەکلا کرا و شەیدەکان کە حەوت شەید بوون بەڕێزم من وەکو پێم بۆ جەنابتم باس کرد ئەگەر بەهاتایە دەستی حیزب لە ناو حکومەتا دەرکرایە چونکە هەموو داواکاریەکانی هەفتەی شوبات دوورکردنەوە گەندەڵی ینی گەندەڵی کە لە وڵاتە هەبوو تازە سەرەتایی بوو نەگۆ ئیسا دوورخستنەوەی دەستی حیزب لە ناو حکومەتە ئەوە بوو حیزبێش کە زانی نییە ئەگەر دووری خاتوو لە ناو حکومەتە حکومەت سبەینە قانونی ئەبێ محکەمەی ئەبێ یاسای ئەبێ ئیتر ئەمەیە بێ نییە سزای تاوانبارە سزای دزەیە اینجا ئەوان ئەمەیان قبوڵ نەکرد ئەو خەڵکەش داوای ئەوەیە کرد ئیتر بۆ بڵاو پێکردن بەو خەڵکە کەوتە ئاخر کە بەدەستیەوەمانە تەقە لە خەڵکە خەڵک بژێ چکە و عادەتێتی کاگە ئەوە ئینەکانێتی ئەو ئسلوبی ئەم حکومڕانیە کە ئێمە ئەیبینین 33 ساڵە بەڵێ اینجا بڵین چی کردووە هیچ ناکات چونکە نییە ڕێزم هەیە بۆ محامەکان بۆ محکەمە بەس هیچ دەسەڵاتێکیان نییە هیچ کەیسەکان هیچ دوای 14 ساڵ کەیس هەمووی نییە ئەر ئەو بەڵگە و شتەکانیش حازرن طبعا ئەگەر لەبیرە بێ جەنابن نییە لە هەفتەی شوباتە دوای ئەوەی ڕۆڵەکانمان شەهید کران طبعا ئەو وەختە 51 محامیمان هەبوو خۆبەخش 51 بەڵێ کاک دوکتۆرە زانێت 51 محامی خۆبەخشمان هەبوو نییە کە بە دوای ئەم کەیسانەیە ئەڕۆی لە شورتەوە بۆ محکەمەکان و بۆ هەموومان نییە زیان من 12 جار نییە ئێمە نیمان نووسیوە شکات لە مەرکەزی سەرا باشە طبعا ئەوانی کە لە نەو سلێمانیا بوون هەمووی نزیک بوون لە مەرکەزی سەراوە لێ شکاتەکان لێ بوو لە مەرکەزی سەرا ئەوەی ئەگەر بزانی ئەوەی پشت بەری دەکات ئەوە مەرکەزی سەرایە ئیتر لێەوە کە ئەنێرا بۆ محکەمە لە محکەمە دیزە بە دەرخۆ ناکرا لە محکەمە دەستی بەسەرایگیرا طبعا خۆ حاکم کابرایکی مەدەنیە بەس ئەتوانێت بە قەڵەمێ حکمی لەسەر بە ئەو تاوانبارانە بگرن ئەو کەسانە سزادەن
بس کە تطبیق نەکرێت هیچ دەسەڵاتێکی نییە ئیتر ئەو کەیسانە هەر ئاها بە مردویەتی ماوەتەوە لای ئەوان بەس لای ئێمە هەر زیینووە لای ئەم میلەتە چونکە ئەم میلەتە زیینووە هەزای سەهر ماوە ئەوەی کە ئەم میلەتەی گیانە ئەم قۆناغا ئەوەی ئەگەر بهاتایە لە حەبەی شوباتە کە ئەو خەڵکە نییە داوای ئەو دوو مەتەڵەبەیە کرد کە گەندەڵی نەمێنێ و دەستی حیزب لە ناو حکومەتان نەمێنێ ئەمڕۆ ناگەشین بەم ڕۆژەی کە مامۆستای داما و قوتی ماڵ و مناڵەکەی پێ نەبێت مان بگرێ 15 ڕۆژەژێر خێمەیەکانیە بەم سەرمایە بۆ ئەوەی موچەی مانگی 12 بنێ دیتر ئەمە کارەساتە یعنی بزانە ئەم لە دوای حەبەی شوبات چۆن گەڕاوینێتە دواوە یعنی ئەگەڕینەوە بۆ دواوە نییە وای لێ ڕۆژێ بڕوا بکە بە ساڵێک نییە سێ موچە نایەتێ ئاها بڕات ئەگەر تەوتینی نەکە چونکە ئەگەر تەوتینیکانیە ئەو ناوێت تەوتینیکە لەبەر ئەوەی نییە چونکە ئەم خەڵکەی بەپارە ڕاگرتو ئەگەر ئەزانی ئەگەر نییە تۆ مەعاشەکەم نییتێ من منەتم پێ نییە ئەگەر مەعاشەکەم لە بەخاوە بێ من ئەو وەختە منەتم پێی نییە بە حیزب و مزب ئاوایە مەسەلەکی ئەمان یعنی ئەم پارێ لەژێر دەستی خۆیان هەبێ هەر شوێنێک هین بوونیە بێ سزاو بن ئیتر بەو هەڕەشە و گوڕەشە هەتا ئیساماون سوپاس دەکەم دیوە خزمەتمان فاروق سوپاس دەکەم مامۆستا بەکرد جناویش بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێ بزانم لەسەر حەفدەی شوبات بۆ ڕوویدا یاخود یەکەمین قۆناغی ناڕەزایەتی خەڵک کوردستان لە حەفدەی شوباتەوە بە شێوەی ڕێکخرا و مەدەنی و هاتنە سەر جادە دەست پێ دەکات لای خوای گەورە میهرەبان پێشەکی سڵاوە نێرین بۆ ڕۆحی شەهیدانی حەفدەی شوبات و ڕۆژانی دوایی و سڵاو نێرین بۆ کەس و کارە سەربەرزەکانیان کە 4 ساڵی ڕەبەقا خۆراگرانە ماونەتەوە و ئەو شەقامەشیان چۆڵ نەکردووە و بەرگەی هەموو ئەو گوشارانی دەسەڵاتیان کرد کە ئەویز ئەو کەیسە بە دیزە دەرخۆ نەکات یاخود بە سوڵحی عەشایری و حیزبی ئەم شتە کۆتایی پێبێنێ بەجێی خۆیەتی سڵاویش بنێرین بۆ هەموو ئەو تێکۆشارانەی کە تەسلیم بەو دەسەڵاتە نەبوون هەتاوەکو ئێستا چونکە لەو لاوە کۆمەڵە خەڵکیش هەیە بێ ئێمە نەفرەتیان بکەین کە بازرگانیان بە خوێنی ئەو شەهیدانەوە کێتوەتە سەر حسابی ئەوان بینیمان لە ڕاستیانی چوونە پێشەوانەیە و خۆیان هەڕاج کردکە ئەوانەشە بێ نەفرەتیان بکەین بەڵە ئەوانە شانیانی بەڕای من ینی حەفدەی شوبات هی ئەوەیە کە چەندین تێزی ماستەر و دکتۆرای لەسەر پێدرێ منعەتەفێکی گەورەیە لە مێژووی باشووری کوردستانە کە حکومڕانیەکی کوردی ئەتوانین بڵێن دوای 20 ساڵ میلەتەکەی خۆی لە ئەنجامی نادادی و ئەو زوڵ مستەمەی کە حکومڕانی و دەسەڵاتی باشووری کوردستانی کرد ئەو هاوارە بەرز بووە هەڵبەتە ڕووداوەکانی حەفدەی شوبات پەیوەندی بە دوو منعەتەفی ترەوە هەیە یەکەم ئەو کەوتنی دیکتاتۆرەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەفریقا وەلەو لاشەوە ئەو کاتە ئۆپۆسیۆنێکی بەهێز هەبوو لە ڕاستیەکە کوردستانی بەڕێز و ئازیزمان مامۆستا بورهان خۆ یەکێک بوو لە کاراکتەرە دیار و دوێرەکانی خولی سێمی پەرلەمانی کوردستان و کە لە ئەنجامی ئەو حەدەسەوە کە شەقامێکی زیندومان هەبوو کە خۆی لە سەراگانی ئازادیە بینیوە ئۆپۆسیۆنێکی جدیمان هەبوو بە 40 کورسیەوە میدیایەکی سربەخۆ هەبوو و ڕۆژنامە نووسەبوێرەکان ئەمە هەر هەمووی پاڵپشتی یەک قەزیە بوون هەماهەنگی و بە هەرەوەزی داکۆکیان لە مافیا و خەڵکا کرد بۆیە ینی ئەوە بێوەکو منعەتەفێکی زێڕین ئێمە لە مێژووی باشووری کوردستانە سەیری بکەین و بەڵێ ڕووداوێکی گەلێک مێژوویە ڕووداوێکی گەلێک مێژوویە چونکە ئەو هاوارە بەرز بوانێ بەڵام بۆ ئەو داخوازیانە جێبەجێ نەکرا ئەبێ بپرسین لە ڕاستیە خاڵی یەکەم پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە چونکە تۆ لە وڵاتێکە کە دەسەڵاتێکی بەرپرسیارت نەبێ کە حکوومەتەکەت حکوومەتی هاوڵاتی نەبێ کە حکوومەتی دامەزراوە نەبێ کە حکوومەتی دۆ حیزب بێ مانەوەی خۆیان پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان خەنە پێش خەڵک و میلەت و دۆز و قەزیەکەشەوە هەر ئەوەی لێ چاوەڕێکرێکە بکوژانی شەیدانی حەفدەی شوبات خەڵات کرێن و پلیان بەرزکرێتەوەکو بینیمان کارەوە بەڵە خەڵاتکران بەڵە لە جیاتی سزادان بەڵکو پلە حیزبیەکانیان بەرز کرایەوانێ و ئێستاژ یانیەوە ئازارێکی زۆر گەورەیە چۆن ینی تاوانبارانی ئەنفال کە داوا کراون لە محکمەی ئیتیحادی و لە دادگای باڵای تاوانەکانی عێراق
ئێستا بە بەرچاویەمان سۆڕێنەوە ئەمانش بەڵە 450 داواکراو هەیە وەک چۆن ئەمانی ئێستاش ئەمانی ئێمەش لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات بە بەرچاوی هاوڵاتیانەوە دێن و ئەچن ئەوە برینێکی گەلێک قورسە لە ڕاستیە ئەمە یەکەم پەیوەندی بەو دەسەڵاتە ستەمکارەوە هەیە کە هیچ باچی نییە نەک ئەوە 14 ساڵە مامۆستایان لەسەر شەقا من فەرمانبەران لەسەر شەقا من زیاد لە 10,000 خۆپیشاندانی گەورە و بچووک بووە لەو کاتەوە هەتاوەکو ئێستا گوێ نەگیراوە لە ڕاستێ لە هەموو شار و شارۆچکەکان گوێ نەگیراوە بۆ خواستەکانی خەڵک لەبەرەوە ئەمە لە ڕەوایەتی و لە لە حەقانیەتی داخوازیەکانی خۆپیشاندەرانی حەبەی شوبات هەرگیز کەم ناکاتەوە خەلەلی دووەم بەڕای من لە ئۆپۆسیۆن نابوو ئۆپۆسیۆن بە تایبەتی لە خولی چوارەمی بەرلەمانی کوردستانەوە بەڵێ پاکێجیان بوو پاکێجەکانی ئۆپۆسیۆنیان بوو بەڵام ئەگەر بەهاتایە ئەو گوڕوتینە بەردەوام بووایە بە تایبەتی لە 2013 کە چوونە ناو حکوومەتەوە ئەگەر بە یەک تیم بەشداری مفاوەزاتەکانیان کردایە و ئەبوایە ئەولەویەت بۆ داخوازیەکانی خۆپیشاندەرانی حەڤەی شوبات و کەیسی شەهیدانی حەڤەی شوبات بووایە و سازش نەکرایە و ئەبوایە ئەمە لە پێشی داواکاری و مەتاڵیبەکانی گفتوگۆ و دانوستانەکان بووایە بۆ بەشداریکردن لە کابینەی ئەو کات کە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بوو بەداخەوە لە ڕاستیە ئۆپۆسیۆنیش دەستی شل کرد لەو بارەیەوە و هەندێک ململانەی ناو خۆیان ئەمە کاری کردە سەر ئەوەی کە ئەم کەیسە لە ڕووی گرنگی پێدانەوە بێتە دواوە خاڵی سێم ئەوەیە کە ئەم حەدەسە ئێمە بێ حەڤەی شوبات وەکو داخوازی وەکو ستەمی دەسەڵاتە گەندەڵەکە هەر وەکو خۆی ماوە ژی لە مۆیەکە پشکۆیەکە تەنها فوپیاکردنەکەی ماوە ئەویش پەیوەندی خەڵک ئێستا پێ تووڕەترە بەدڵنیاییەوە تووڕەترە چکە ینی ئێستا ئەم دەسەڵاتە بێباکتر بووە و بەداخەوە ینی ئەوەی کە من بینیومە ئەوەی کە من بینیوە ڕۆژانە هاوڵاتیانی کوردستان ئەم خۆشەویستانی کە لێرە قساکەین هەر پێنجمان من دڵنیام هەموو سەرنج لە لای ئێوەیە لە هاوڵاتیەکی احتیادیەوە کە سەیریەکەی من دوێنێ شوێ لای پرۆفیسۆرێک بووم پرۆفیسۆر ئیزانکۆ لە هاوڵاتیەکەوە بۆ خوێنەوارێک بۆ گەنجێک یەک قساکاڵێ ئەم دەسەڵاتە بە ئاشتی بە مەدەنی بە ئەوە ناڕوە بە خوێن هاتوون ئەبێ بە خوێن بڕوە هیچ حەلێکی بەداخەوە من داخە خۆم بۆ ئەوە کە ئێمە ینی بینە سەرەوەی کە خەڵک بیر لە بژاردەی تر کاتەوانە چکە بێباکە گوێت بۆ ناکرێت ئەوەی کاکاک شێخ فاروق باسی کرد لە ڕاستیە ینی چیتیا بوو وەکو مامۆستا عەلی باپیر لە شوێنێکە ئاماژەی پیادا ئەگەر تۆ 1000 مامۆستا بڕواتە هەولێر ئەشی بەمە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان ڕێزیشی لێگرم هەتا ئێوارێک کۆمەڵە دروشمیان بڵاوە کردەوە و کۆتایی پێهادەم حەدەسان بەڵام لە ئێستاە لە ڕاستیە داواکاری خۆپیشاندانی حەڤەی شوبات لە 14 ساڵ لە هەزاری سێمە لە 2025 ئەسڵەن نەک هەروەکو خۆی ماوە بەڵکو بێباچی دەسەڵاتە گەندەڵەکە خراپ سوپاس دەکەم دێوە خزمەت جەنابشکا گەورە مامۆستا سەربەست جەنابش بەخێر بێی داواکاری خۆپیشاندەران ئەو کاتێک کە ئێمە دەبین داواکاری هەنووکەیان هەبوو و داواکاری بڵێن بناڕەتی و سەرکیشان هەبوو داواکاریەکانیان زۆر گەورە نەبوون ئێستا خەڵک داواکاری ڕاستە موچە پەیوەندی بە ژیانی خەڵکە بەس داواکاری خەڵک ئێستا خۆپیشاندان بۆ موچێ بەزەو کاتە گەورەتر بوو بۆ گۆڕانکاری بوو لە سیستەمی حکومڕانی بە ناوی خۆی گەورە زۆر خۆشحاڵم لەگەڵ مامۆستا بەرزانە و یەکێک لە باوکی شەهیدەکان بەڕاستی ئەمەجێ شانازین داواکارین خۆی گەورەش ئەوانە بەش قوبوڵ کاتچکە ئەو خۆی دەستکەوتیەکە بەڕاستی ئەوەی کە ئەیبینین کاک حەکیم لە دەسەڵاتی سیاسیە داواکاریەکانی هەموو یەک داواکاری بەڵام ئەتوانین بڵێن ئەگۆڕێت کاتێکە لە حەڤەی شوباتە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و خەڵکیش داوای ئەوەکەن نادادی نەمێنێ داوای ئەوەکەن کە ناشەفافی نەمێنێ داوای ئەوەکەن کە سامانی وڵات ئاشکرا بێ بۆ هەموو خەڵکی داوای ئەوەکەن کە هێزی سەربازی و دەسەڵاتی حیزبی لە کایە سیاسەکان و کایە حکوومیەکان دوور بکەوێتەوە بەڕاستی ئەمانە بەرئەنجامی ئەوەی ئەمڕۆن کە ئێمە ئەیبینین واتە ئەوەی کە ئەیبینین لە حەڤەی شوباتە دەسەڵاتی سیاسی پالەیەکی زۆری وەرەگرت لە بەغا ئەمە وای کردبوو کە ئەو داهاتی خۆشیان ئەخوات هیچ دیار نەبوو بەس ئەمڕۆ سیرەکەین بەهۆی ئەوەی کە ئەو داهاتە زەبەلاحیان نەماوە ئەوان تەنها ئەوەی خۆیان هەر ئەخۆن بەڵام ئەوەی خەڵکی نادەن بۆی ئەمەوە ئەکالەوەی کە ئێمە بگەین ئەو قەنەعەتی کە بەڕاستی داواکاری خەڵکی هەموو کاتێک یەک شتە ئەویش ئەوەیە کە بەڕاستی خەڵک ئێوە بژی خەڵک ئێوە بە ئاشتی بژی لە ناو وڵاتەکەی خۆیان
واتە خەڵک ئێوێ ئەو شۆڕشەی کردوێتی ئەو خوێنەی کە داوێتی هەموو گەلێ کاتێک کە شۆڕشێکەکە کاتێک خەباتێکەکە بۆ دووشتە بۆ ئەوەیە کە بە ئەمنیەت و بە ئاسایشی خۆش گوزاریانێکی هەبێت. ئەو کاتی داواکاری بۆ گۆڕانکاری بوو لە سیستەمی حکومڕانی سەروەری یاسا بوو بڕینی دەستی حکوومەت بوو لە حەزب بەزیستە داواکاری هەمووات سەرموچە ینی داواکاری خەڵکی کوردستان بچووکیان نەکردوتەوە ینی دەسەڵات خۆی خۆی زین چۆنە حتمما دەسەڵاتی سیاسی ئێوێ ئاراسی خەڵکی بگۆڕێت ئاراسی خەڵکی بگۆڕێت حتمما خەڵکیش بەڕاستی داوای شتێکە داوای شتێکی هەنووکەیەکە بەڵام لە ئەساسە داواکاریەکەی داواکاریشتی گەورەترە بۆیە ئێستا من پێم وانێ خەڵکی ئەو ناڕزایەتی گەورەی خەڵکی کە هەیە تەنها بابەتەکە بابەتی موچە بێت بەڵێ موچە هۆکارێکە ئێخۆ هەمووشە کاتێک کە ناڕزایەتی دەست پێ دەکا کا حەکیم لە شتێکەوە دەست پێ دەکا یعنی سیرەکەی لە وڵاتی تونسا ئەو هەمە ناڕزایەتی کە هەیە ئەڵە خەڵکی لە دەستگیرێکەوە دەست پێکە واتە شتێکە بێتە هۆکار ینی سیرەکەی ئەوەی حەفەی شوبات لە چیوە بابەتەکە گەورە بێ خۆ حەفەی شوبات یەکێک لەو شتانی کە هاتنە ناو شەقام بەشێکی ناڵێن هەمووی وەڵامدانەوەی ئەو گۆڕانکاریانەی وڵاتانی دەوروبەر بوو بەڵام کاتێک کە دەسەڵات سایکۆلۆژیای دەسەڵات ئەگاتە قۆناغی خۆپاراستن ئاخرەمە خەتەترین شتە لە دەسەڵاتی سیاسی ئەگاتە قۆناغی خۆپاراستن دێت خەڵکە کوژێ کاتێک کە خەڵکی کوشت ئەم شەهیدانەی دا ئەم شەهیدانە دران بۆ هۆکاری کە نەڕزایەتەکان ئاراسەیەکی تر بگرێ بۆیە سیرەکەی بەڕاستی من پێم وایە داواکاری خەڵکی بەڕێ ئەمە لە موچەیە بەڵام لە هەمان کاتە داواکاری خەڵکیش گۆڕینی ئەم دەسەڵاتەیە ئێستاش هەر گۆڕینی ئەم دەسەڵاتەیە بەڵام بە ئالەتێک چییە ئەمڕۆ داوای موچەیەکە بەڵێ خەڵک ئەمڕۆ احتیاجی چییە خەڵک ئەمڕۆ احتیاجی موچەیە ئەی لە حەفەی شوباتە خەڵک سەرکەوتونە و لە بۆی داواکاری خەڵک لە گۆڕانکاری لە کورسی حکومڕانی کە داوای ڕوخان و ڕۆشتین دەسەڵات ئێستا بێتەوە سەر موچە زین چۆنەکە گەین ئەمە زین چۆنە ئەمە خۆی ئەمە بانگەشتێکی ئەلامی دەسەڵاتە کە پێی وایە لەوا سەرکەوتوو بە خۆی ئەمە لە دەسەڵاتی شەڕی سایکۆلۆژی لەگەڵ خەڵکیاکە پێی وایە کە خەڵکی تەنها ئێستا حەزیان لە گۆڕینی دەسەڵات یەکێتی پارتینە بۆی ئێستا زۆر جارەڵەن جا باش ئەگەر خەڵکی داوای گۆڕینی دەسەڵاتی یەکێتی پارتیەکە بۆی ئێمە ئێستا هەر لەسەر حکومین بۆ خەڵک دڵی پیاوینەتەوە ئێخۆ ئەم قسانە ئەکەن بەڕاستی ئێمە ئایا بێتە سیمە ئەم قسانە بین ئایا ئەو خەڵکەی کە ئەمڕۆ لە شەقامەتە سیمە و قسانە بووە ئەمڕۆ بەڵێ خەڵک داوای موچە ئەکا بەڵام لە هەمان کاتیشا خەڵک داواکاری دیکەشی هەیە ئەو کاتێک کە خەڵک داوای گۆڕینی دەسەڵاتێ کرد دەسەڵاتی سیاسی ئەو کاتە چییە کە خەڵکی کوشت کەواتە ئەبێ ئەم دەسەڵاتە نەمێنێ بۆی خەڵک نەکوژرێ ئەمڕۆ خەڵکیش هە بە هەمان شێوە داوای گۆڕانکاری ئەم دەسەڵاتەکە ئەی باشە ئێمە پێشەوەی کە ئەم مانگرتنە دروست بێ پێشەوەی کە ناڕزایەتی مامەسایان هەبێت ئایا خەڵکی داوای گۆڕینی ئەم دەسەڵاتی نەکردووە ئایا ئەو پەرلەمانتارانی کە لە ڕابردووە هەبوون ئەوەی لە خولەکانی دیکە کاتێک کە داوای گۆڕینی سەرۆکی هەرێمیان کردووە هەموو ئەو شتانەی کە هەبوو بەڵام ئەمە لێرە ئەڵێ دەستشکانەوەیە ئایا ئێستا دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەوێ ئەم دەستشکانەوەی لەگەڵ خەڵکییا بکە لەگەڵ هێز ئۆپۆزیسیۆنەکانە بکە بۆیە سەرەکەی ئەمڕۆ بەڕاستی ئەمە ئەوەمان لە یاد نەچێت کاتی خۆی لە حەفەی شوباتە هێزێکی ئۆپۆزیسیۆن زۆر بەقووەتە بوو هێزەکانی ئۆپۆزیسیۆن زۆر سیقیان بە یەکتری هەبوو زۆر متمانیان بە یەکتری هەبوو بۆیە لەگەڵ یەکە هەنگاویانە ناو پرۆژەیانە نووسی بەڵام سەرەکەی ئەمڕۆ بۆ شێوازە نییە بۆیە بەڵێ ئەتوانین بڵین دەسەڵاتی سیاسی لەوا سەرکەوتوو بکە هەندێک هێزی ئۆپۆزیسیۆن مزەیفی دروست کردووە بەڵام ئایا توانیوتی ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان ئاراستەی داواکاریەکانە بگۆڕێ بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتێکی باشە ئایا کاک حەکیم خەڵکێک و بینیوە لەوانەی کە لە دەسەڵاتە هەن بڵێن ئەم دەسەڵاتە باشە ئەگەر موچەمان بداتێت دەسەڵاتێکی باشە شتیوان نییە بۆیە خەڵکی ئەڵێ ئەبێ موچەم بیتێ بەڵام لە هەمان کاتیشا خراپی لە هەمان کاتیشا بێ بگۆڕیت لە هەمان کاتیشا بەڕاستی ئەم دەسەڵاتە متمانەی لە دەستداوە خۆی لە کاتی خۆیان وتوانە هەر دەسەڵاتی متمانەی خەڵک لە دەست بدا ئەو دەسەڵاتەی وردە بەرەو چیە ئەو خەدەسەڵات بەرەو پوکانەوە چێ ئەمڕۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە دەسەڵاتی یەکێتی و پارتیە متمانەی خەڵکیان لە دەستداوە واتە خەڵک ئێستا متمانەی بە یەکێتی و پارتی نییە کە متمانەش لە دەستدرا خەڵکی هیچ هەموو شتێکی بۆ بکەی خەڵکی متمانە بە یەکێتی و پارتی نە خەڵی ئێستا بەڵێ ئێستا موچەیەوێ بەس لەگەڵ لە هەمان کاتیشە ئەوێ یەکێتی و پارتی بگۆڕێت سوپاس دەکەم کە گوران جەنابش بەخێربێ سوپاسی ئەمە دەکەین بڵێن لە سەروبەندی بەهاری عەرەبی بوو کە خۆپیشاندانیش لێرە دەستی پێکرد هەموو دیکتاتۆرەکانی ناوچەکە ڕۆشتن قەزافی مبارەک ئەسەد بن عەلی ئەوانی تریش بەس بوو لێرە مانەوە هۆکارەکەی چی بوو ئەوانەی ئێرە حکومڕانەکانی ئێرە لێرە بۆمانەوە لەبەرەوەی ڕاستە خەڵکێکی زۆر ناڕازی بوو سەبەب یەکەم وەک
هاوڕم کاگە بۆ بەکەوتی دەسەڵاتێکی نامولتەزیم و نامەسئولە بە هەموو شێوێ محاوەلی مانەوەی کرد سەبەبی دوو هەم خەڵک لە خۆپیشاندانی کە کردی باشە هەموو خەڵک نەهاو یعنی بێ بە خۆپیشاندانێکی گژیر هەموو شارەکان بگرێتەوە خەڵک دوکان و بازار داخە و دەوائیر داخە و نیزامی سیاسی و ترسی لێ بنیشێ خۆی ڕابکە و ئەوان سەبەبی ئەساسیش ئەوان ئەو هێزی چەکدار و هێزەکانی پۆلیس و ئاساییشیان بەدەستەوە بوو و سەرکردەکانی ئەو وەختەی ئۆپۆزیسیۆنیش بە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتۆ نەیانویست سوێن ڕشتنی زیاتر ڕووبە ئەکرێ ئەوە باسێکی سربەخۆ بێ زیاتر وردبوونەوەی تیاکرێ بۆچی ئەوە بۆ قسە لەسەرەوە هەبوو دیراسەوە بکرێ ینی بەرفراوانتر بکەوە هێزەکانی ئۆپۆزیسیۆن خۆم لەبەر هەنێ بەڕێز داگەل لە ڕووداوەکان لە بەرهەنی ئەتیبار ناکرێ هەنێ قسەکەی نەو حساباتانە کرا ئەگەر بێ بە شەڕی چەکدار ڕەوان شاد کاکنە و شیروان ڕئیوا بوو ئەو شتا لە سلێمانیا قەتی سەمێنێتەوە لەبەرەوەی پارتی پەلامارەیە پەکەکە پەلامارەیە ئێران ئەگەر تەداخل نەکا حدود داخا یەکێتی لە کەرکک و خانەقین هێزکەوە کاتەوە و دوای ئیتیهامەکراین بە خوێن ڕشتن ئیتیهامەکراین بەوەی ئێمە ناوێنین شۆڕش و گۆڕینی نظامی سیاسی ئەوان ناوێنە ناتەمەڕود و تەخریب و تەهریب لەبەر ئەوە حساباتی ورد کرا بوو لە بەرژەوەندی خەڵک نەبوو خوێنی زیاتر بڕژێ من لە نزیکەوە ئاگام لێ بوو کاکنەوشیروان حسابێکی وردی ئەوەی کرد بۆیە لەگەڵ هێورکردنەوەی بارودۆخەکە بوو بۆی خوێنی زیاتر بەس بەسەو کاتە دەسەڵات خۆی ترسیشی لێ نیشتی بوو زۆر نەترسابوون دەسەڵات داران ئەو حەفدەی شۆبات ینی سەرەتا کە دەستی پێکرد سەرەتا ترسابوون هەنێ بنەماڵەیەکیان بیری لە ڕاکردنیش کرد بۆ پێوەزان یاریانەیاتە بوو یەکێک لەو بنەماڵەوتی بووێمە چەند ساڵ لە ئێران بووین جارێترە و فیلمە بەسەر خۆمانە ناهێنینەوە وەک گوتم لەبەرەنی ئەتیبارە ناتوانم هەنێ وردەکاری بڵێم لە مناقەشاتی کاکنە و شیروان ئەو شتانە باسەکرا کە ئێمە لەوێ بووین لەبەر ئەوە بیدایەت ترسان دوایی هێزیان هێنایەوە بەر خۆیان و سڵیان نەکرد لە بەکارهێنانی هێز و هەتا ڕاستەیەشێتی هێزی بەکارهێنا لەم ناوچەیەوە زەختێکی زۆری پارتی لەسەر بووبووی کە هێز بەکاربێنێ یەکێتی زەختی پارتی لەسەر بەڵێ بەس خۆ هەوڵی شەبوو لە هەولێریش دەست پێ بکە و کاتە سەری نەگرت هەندێک پەرلەمانتە باورد بین لە ئەحداسی حەڤی شوباتە من شتی شخصی تێکەڵی ئەوە نەکەم من بیرم یا پێش حەڤی شوبات نەخۆش بووم سەردانی تاران مەکرد بەیان نامە حەوخاڵەکەی بزوتنەوەی گۆڕان دەرچوو بوو بە ئیسلاح سرم لە کاکنە و شیروان ناوتم مەگە تۆ پێ باش نییە من ناڕۆم ئەگەر ئەزانی شتێکە بێ باش وتی بڕۆێمە شتێک جارێ شتێ لە ئاران نییە کە من لە تاران بووم تەلەفۆنێکم بۆ لەلایەن بەرپرسێکی پارتیەوە وتی وەزئی سلێمانی تێگەچێ سیارە بوو نێرم بە حاجی ئۆمەران ئاوەرەوە لە قسە هێنان و ڕۆشتن دەرکەوت 12,000 هێزی زێڕەڤانیان هێناوە بە حساب دەوری گردەکە بن و دەوری کۆمەڵ و یەکگرتوو بن و خوێن بڕێژنەوەمانە ئەو من هەر لە ڕێی باشماغەوە هاتمەوە چوومە لای کاکنە و شیروان ئەوەختە یەکسەر نەچوومەوە بۆ ماڵەوتم کاکنە و شیروان تۆ بە من نشتیی و من ڕۆشتم و ئەو تا یەک دوو ساید لە سەریان نووسیمەڵە یەکێکیان ڕای کرد وا بوو لە سەریان نووسیم کە من پێش ئەوە ڕۆشتم وتی وەڵای بورهانگیان خۆمە ئێمە نەبووین لە ماڵەکەی خۆی لە عەلی ناجی بە من و وتی ئێمە نەبووین ئێمە بەرنامەکەمان وا بوو لە هەولێر دەست پێکەین بەداخەوە 5 کەس لە خۆپیشاندانی بە دەرکی سەراکە 4یان سەر بە حیزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق بوون ناوەکانیان لامان هەیە وە لەگەڵ کادرێکی پێشکەوتوی یەکگرتووی ئیسلامیە کە ئەندام پەرلەمان بوو کە دوای بوو بە ئەندام پەرلەمان لە ئەندام پەرلەمانی عێراق ئەوان قیادەی ئەو خۆپیشاندانی بە دەرکی سەرایان کرد هێنایەنە بەر لقی 4 کە بزوتنەوەی گۆڕان بەیان نامێکی دەرکەوتی ئێمە نین ڕاستیە کرد دوای ئەحداسی حەڤی شوبات ئێمە نەبووین بەرنامە هەبوو لە هەولێرەوە دەست بەڵێ بەرنامی کاکنە و شیروان بوو بەڵێ ڕاست بەڵێ لەبەر ئەوەی ئێمە ئازانین پارتی چی جەبەروت و ئەی بۆ ینی سەری نەگەر هۆشیار بوو لە حەڤی شوباتە ئەوی ئەو 5 کەسە کردیان لە سلێمانی هەڵە بوو بە ئێسش بە ئەعتیقادی من هەڵە بوو ئەوەیان کرد ئەوەش لەبەرەوەی ئەوان وا هەستیانەکرد لە سلێمانی دەست پێکەین وەڵام ئێمە بەرنامەی ترمانە بوو و دوای خۆپیشاندانەکانیش یەک دوو جار خۆپیشاندانیان کرد جەماوەری گۆڕان لە هەولێر بەڵام
بە شێوەیەکی زۆر تونند و تیژانە سەرکوتیان کردن بەڵێ شتەکان بەو شێوەیە بوو هەتا کاگنەوشیروانیش بۆ خۆی کرد بە خاوەنی حەڤەی شوبات بەڕاستی ئەو چوار کۆمۆنیستە چوبوون بۆ لای کە سوکاریان چوو بۆ لای کاگنەوشیروان وتویان کوڕەکانمان گیراوە ئەو تو مێردەکەم گیراوە من بیرمە کاگنەوشیروان خۆمی ڕاستپات وتی بڕۆ تۆ دۆستایەتی لەگەڵ حاکم قادرا هەیە کە مدیر عامی ئاسایشە بڕۆ بزانە ئەو چوارە چیان لاتوە من چوون بۆ لای حاکم قایر ئاسایش لەسەرەوە بوو وتی وڵا کاک گورانەوەوانە معلوماتی وردە بەم ئێمە نەمان گوتوت خۆیان شاردوت ئەو بوو دوایەوە مەلایەسین مەلای خانەقا و چەند کەسێکی ترگیران هەر منی ناردەوە بەرمان ناومانە بەڵام ئەوەی من ئەمێ پێ بڵێم کە سوکاری ئەمانە حتا ئەو مەلایانی کە ژیران کە سەر بە بزوتنەوەی گۆڕانیش نەبوون کۆمۆنیستەکان خەڵکی ئیسلامی خەڵکی بێلایەن هەموو ڕویان کردە کاگنەوشیروان کاگنەوشیروانیش ناچار سەری گوریسەکەی گر بەدەسەوە ئەجیناوە بەرنامەی ئێمە نەبوو من بە وردی لە بیدایەتەوە ئاگاداری هەمووی هەبوو بەڵێ سوپاس دەکەم دێمەوە بچین بۆ پشتڕاستکردنەوەی ئوستاز یانی ئەو کاتە لیژنەی هەماهەنگی ئۆپۆزسیۆن هەبوو هەر سێ حیزب و هەندێک لیژانی فەرعیش هەبوو بۆ ئیدارەی سەراکان و مەسەلەن موقفی مامۆستا سەلاحەدین و بە تایبەتی مامۆستا عەلی باپیر زۆر جوان لە دانیشتە تایبەتیەکانمان لەگەڵ کاگنەوشیروانە بەرزەڵە سەنگێن ینی کە لیژنەی ئەمانجی ئەتیمادی زۆری پێیان ئەو شایەتیایە کە لیژنەی هەمانجی ئۆپۆزسیۆن ئەمامێ ئەو بەرگە ئاماژە پێ بم ویسترا ینی ڕۆژانە کە کۆبوونەوە کرا ئەم خۆپشاندانە نەقڵ کرێ بۆ هەولێر بەڵام ینی پارتی ئەو خەبەری بوو بۆوانێ لە ڕاستی ئاسان نەبوو دوایی هەڵە بووەوەی کە کردیان ویسترا کە ئەوە بڕوا بۆش بەس حەفدەی شوبات متمانەی کتاب لە نەنۆشیرە مستەفا و کاگنەوشیروان مستەفا و مامۆستا عەلی باپیر مامۆستا سەلاحەدین هەبوو من ئەڵێم ئەمەنە متمانەیان بێگە بوو بە تایبەتی بە دەرەجەی یەک من درۆ ناکەم حەزم نییە مجاملە نییە بە دەرەجەیەک زۆر ئەتیمادی لەسەر مامۆستا عەلی باپیر کاگنەوشیروان ڕۆژانە ڕاوێشە بوو ئێمە ڕۆژانە سەردانمانە کرد ئەگەر هەموو جومعە نیوەڕان لەگەڵ ئەوە نانمان نەخواردای بە دوو جومعە جارێک ژینێکی بچووکی هەبوو دانیشتێکی بچووک جومعان لە یانزەی نیوەڕۆ بۆ سێ و سێ و نیوی نیوەڕۆ هەمووی دە دوانزە کەس بووین بەڵێ من گوێم لە زۆر مناقەشی تایبەتیان نەبوو حکومی هەم من محامی خۆی بووم هەم ڕەشەحی خۆی بووم بۆ پەرلەمان هەم نوێنەری ئەو بووم لە سەرۆکایەتی هەرێم بۆ مەلەفی نانبڕاوی حیزبی بۆ مەلەفی نانبڕاوی حکومی هەم محامی ئەو بووم لە محکەمەی اتحادیە عولیای بەغا نزیک بووم لێەوەی بە حکمی نزیکەکە ئەو زانیاریانم پێگەیشت ئەو شتانی پێتەڵێم پرسیاریشکە هەمووی وا بوو بۆ شێوەیە بووە هەنێک جار کاگنەوشیروان بەناحەق تۆمەتبارەکەن ئەڵێن کوڕی خەڵکی یا بەخۆش بگرە کاگنەوشیروان زۆر زەختی لەسەر بوو ئەو وەختە سلێمانی پاکەنەوە ئەشیتوانی بیکە بەڵام حساباتی کرد کە لە هەر چوار دەورەوە بە پەکەکە و بە ئێران و بە پارتی و یەکێتی ژێزمان لە کەرکووک و خانەقین بۆ کۆکاتەوە تی کوڕی خەڵکە کوژێ منەوە ناکەم سوپاس دەکەم دێمە خزمەت مام فاروق سەبارەت بە کەیسی شەهیدانی حەفدەی شوبات بڵێن حەوت کەس بوون ئێستا هەمویان داخراون ئەو کەیسانە چووکەسم سەیرم کرد ڕێژوان عالی یەکەم شەهید بوو 1995 بۆ کاتە سورکێ و زاهیر ببوورە باسی ئەوەشکە ئەو کەیسانەی بە ناحەق بە ناقانونی بە پێچەوانەی مادی 53 بۆ 50 ئوسوڵی محاکەماتی جەزایی نەقلی هەولێر کراوە و لە هەولێر داخراوە کە لە موقعی حادیسا سلێمانی جەریمەکە بووە و ژمارەیەکی زۆر کەیس نەقلی هەولێر کراوە و داخراوە ئەمە پرسیاری گەورەیە لەسەر سوڵتەی قەزای و مەجلیسی قەزا و محکەمەی تەمیز لەم وڵاتەیە ئەنیەر تایبەت بە حەفدەی شوبات دێمەوە خزمەتت بە پەیوەندی بە اختصاصی مەکانیەوە بەڵێ مادەی 53 بۆ 50 کەیسەکان دانەخراونەوە وەک بەرپرسی لە قیچوار یە وەخت زۆر کەیس وار نەقل کرا و داخرا لێرە شەهید بوون شەهیدەکان بۆ ئەچێتە هەولێر بەڵێ ڕێژوان یەکەم شەهید بوو لە دایک بوو 1995 بوو هەموویان گەنج بوون ینی خولای زۆریان هەبوو بۆ داهاتوو بەڵێ سورکێ و زاهیر لە دایک بوو 1994 شێرزاد تا لە دایک بوو 1982 ئومێد جەلال 1981 هەردی فاروق کوڕەکەی جەنابتان 1983 بیلال ئەحمەد لە گەرمیان 1995 گەرمیان ئەحمەد کە 13 ساڵ بۆ 1998 ینی هەمویان لە تەمەنی گەنجێتیدا بوون بەزیستا هەموو کەیسەکانیان داخراوە چۆنە یاخود بەکراوی ماوەتەوە لێ وەکو لە ڕووی یاساییەوە ینی دایان خستووە بەڕێزم ئەزانی چۆنە خۆی ئەمە قانون چۆنە تۆ کە ئیش بەو شکاتە نەکەی ئیش بەو سکاڵایە نەکەی نییە یعنیمانە داخراوە
تۆ ئەمە دوورکەیت و پڕی تەنەکە خۆڵەکەەوە مانای داخراوە یعنی ئاها لای ئەوان وایە چکە ئەمە دەسەڵاتی حیزبە کە ناڵێ محکەمە بجوڵێت محکەمە ئاڕاستە کراوە فڵان بەردە فڵان هینکە بڕوا بکە ئەگەر بەهاتە من وام تەکبیر کرد بوو وتم ئەگەر لەم دەرگایەوە نییە کابرای تاوانبار بڕێنی سوورکێوی کوشتووە وانی سوورکێ و ئەوانە دیارن کاگەکیان سوورکیەوە شێرزادە ئەوانی لەقی چوارە ئەمانە هەمویان دیارن لەسەر سەیری ئەوەی هەردی مەکە هەردی ئەزان لەکوێ شەید کراوە هەردی لە بەردەمی خەسەخانەی سوتاویەکە ئەمجسێکەیە لەوێ ئەلێوە شەید کرا تقریبا هەفتا من بە قسەی خەڵک بە قسەی ئەو دوکانارانی کە لێوێن ئاوەی لەنگە و مەنگەکە ئابرۆژ وتی هێزێکی زۆر لای محکەمە کۆنەکە و هاتوون لە پشیشەوە هاتوون لە جادەی پیرەمێردەوە لە هەردوو لاوە گوێ لە ئەویزا لە 150 کەس بوون هەمووی تەقیان کردووە ئەلە وەختمانزانیەوە ئەو کوڕیت و ئەلێریا بووە پیشەکەویتی لە سەری مێشکی لەوە کەوتووە جا بزانە ئەو کەیسەی من دیار نییە دیار نییە شێ تاوانبارەکە بەس کێ ئەوە ئەو هێزە هێزی یەکێتیە بەس ئەوەی کە ڕێژوانی کوشتووە هێزی پارتیە ئەوەی گەرمیانی کوشتووە هێزی پارتیە یعنی ئەو کەیسانە کە ڕۆشتۆ بۆ هەولێر حەشیم زۆر زیرەکانە بەرە و جەریمەی بکردنادیارە بن بەڵێ ئێستیفادیان لە نەوەتەکانی تورکیا کردووە ئەو خەڵک کوشتن و شتێک کە دوایی ئەیان و بە جەریمەی بکردنادیار فاعل المەجهول بەڵێ اینجا من بەبەسم ئەوەیە کە یاسا نەبێت ساگەر یاسا هەبێت بڕوا بکە 150 کەس تەقیان لە هەردی نەکردووە ئەو کەسیانە دۆزیەوە ئەگەر ڕاستیان کردە ئەو کەسیانە دۆزیەوە کە فیشەکەی ناوە بەهردیەوە یان ئەمانەی کە لای خەسخانەی سلێمانی ئەهلی شێرزاد و سوورکێ و خۆ لە پێش چای ئەو خەڵکە دیارن کێ تەقیان لێەکە ئینەکانی هێزەکانی یەکێتی کە تەقیان لێکە و یان کوژ خۆ دیارە بەس هیچ کەسێک لەسەر ئەو تاوانە خارج ڕاستەکە مدەتی ئەو دوانەی ئەو شەهیدانی خانەقایان نار بۆ دەرەوەی وڵات هیچ کەس لەسەر ئەوانە سزا نەدراون کاکە حەکیم گیان اینجا حاکم نییە ئەگەر بێت و ئەمانە سزای هەتاییشان بە کە لەم دەرگایە و خستیان ئەڵێن بڕان بیان بن بۆ سجن بڕوا بکە لە دەرگاکەی ئەو دیۆوە نیە جانتا دۆلارەکە و فیزەکە و جوازەکەیان بۆ حازر کرد و بڕە سواری تاریانەکەن بڕۆ کوشی خۆیانە کاکە ئەگەر ئەوانە سزا بە معنایە کەسی کە هێن ناکەن کەس بەرەوە نەچوو ڕۆژێک بانکتانکەن بڵێن هیچ شتێک نەبووە ئێمە بەس ئەوەی نییە لە چۆن نییە تۆ سنووقی دەنگدان بەس کاغزەکە پڕیتە ناو سوقەکە تر نازانی بۆ چوەڕوە ئێمەش هەر ئاوسکاڵامان تەقدیم کردو بۆ محکەمەی سلێمانی خۆترەوەی گوێی لە دەنگمە کوایە هینەکانمان شکاتەکانمان یعنی سکاڵاکانمان کووە وەکو شەیدانە هەژماریان کرد مامەڵیان لەگەڵاکردن لە قۆناغی کۆتایی یاخود قەرەبووکردنەوەی قەرەبووکردنەوە نییە لە ئینی ئەمانەیە چونکە ئەمانە بەس سەرحی عەشایریانەوێت یعنی تۆ وازە و کەیسە و بێنە گەلێ تر پشتی تێکە مەچۆ بۆ خۆپیشاندان مەچۆ ساڵیات مەکەرەوە ئێمەش قبوڵمان نەبووە کاک زایر بە ڕەحمەت بێت بەچی تەمەنی تاو کرد ئەم پیاوە چونکە زۆر ڕەفیقی من بوو چونکە نییە بە هەر شوێنەکە بوو ئەو کاک ئەبوو بەکرە زانێنیە لە هەموو کوچە و کە لەبەرێکە ئازارێک هەبوو بێ ئێمە خۆمان گەیانوێتێ ئەگەر لە کۆیە بوو بێ لە کەلار بوو بێ لە چەمچەماڵ بوو لە هەر شوێنەکە بێ شەهیدێ بوو بێ نییە ئێمە خۆمان گەیانوێتێ یعنی ئازارەکەی ئەوەشمان بەش کردووە لەگەڵ خۆمانە یعنی ئەو کابرا ئەوەنە کابراایەکی نییە بە تەحەمل بوو بڕوا بکە ڕۆژێ نییە دوو ڕۆژ پێش ئەوەی نییە خۆپیشاندانەکان دەست پێ بکە عین بکە ساڵیادەکان بێت ئەهات لە پێش ئەوی بابڕین بۆ کەناڵی پێم اینجا بۆ سپێدە اینجا نییە بۆ KNN اینجا بۆ کەناڵەکانی کە یعنی ئەوەنە بەهین بوو ئەویست نییە بە حیاتی نییە ئەمە دانەخرێ ئەم کەیسانە نییە دانەخرێ ئەمە هەر بەسوێتی خۆیەوە ببین بە چاوی خۆی بیبینیە نییە بکوژ کوڕەکەی نییە لە دادگاکانە محکەمە بکرێ نهازدی و بەو ئازار و بۆ هەموو نەخۆشیەوە سەری نایەوە بەداخۆ یاخۆ خۆ ئاپویکە اینجا نییە ئەمە هەر بۆ ئەوە نییە کە من سەرخۆشی کەیسەکە هەرماوە وازی لێ نهێنێ خۆتان برای بەڕێزم ئۆدەیخە برای بەڕێزم نەک هەر کەیسەکە ماوە من ڕسمەکانی هەردی لە ناو ژوورەکەمایە ئەگەر ئینشەڵڵا هەر ڕۆژە هاتی بۆ ماڵی برای خۆ و کەسی خۆ گوێ لێ بۆ ماڵی هەردی
ڕزمەکانی هەمووی دار بڕوا بکە ڕۆژێ ڕسمێکیان لەوێ لا برابێت چ بێتە شوێنیکە ئەڵێم بۆ دەستکاری ئەو ڕسمانەتان کردووە ئەجا وەرە تۆ چۆن من لە کەیسی ڕۆڵی خۆم ئینەکەم سازەکەم جەرگ سوتاوی ئەوەنە شتێکی بەسیت نییە کاکە حەکیم گیان یاخۆ کەس بەسەریانەیە کە ئەم زاڵمانە بەسەر ئێمە هێنا چکە ئەم زاڵمانە ئێمە خۆمان دروستمان کرد ئێمە خۆمان هێنامان ئێمە خۆمان بۆیان هەڵپەڕین پێشوازیمان لێکردن نییە یاخوا بەخێر بێن یاخوا بێن لەسەر چاومان ئیتر نێوتمان حەساینەوەرت بەعس ڕزگارمان بوو لە دەربەدەری و فیراری و ئەملا لە ڕزگارمان بوو ئیتر نییە هەردی گیان دەی کاکە دەستگیرانی بۆ مارەکە جامیعی تاوا کردی ئەو خانەکەیەتی لێ کەوتووە ئەم بە کەی ژیانە بەدەست ئەمانەوەگە فەرموو ئیستا لە 2025 ئەم خەڵکە چی بەسەر هاتووە چی بەسەر هاتووە بڕوا بکە مۆزەفێکی داما و مامۆسایەکی داما و ئێستا مەعاشەکەی وەرگێ پارەی 2 مەعاش قەرزارە یعنی وایان لەو خەڵکە کردووە وایان لەو خەڵکە کردووە بیر لە سیاست هەر نکاتەوە. سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا بەکر هەڵەتنی سەبارەت بە داواکاری و کاتە داواکاری زۆر گەورە هەبوو ئەگەر ئەو داواکاریان جێبەجێ کرابن ئێستا کوردستان لە خۆناغێکی تردا دەبوو لە هەموو ڕۆکانە لە بەنیشمانی نێزی چەکداردام و دەستگاکان سەرچاوەکانی داهات خزمەت گوزاری ئەو داواکاریانە داواکاری نیشتیمانی بوون داواکاری گشتگیر بوون ینی بڵێ داواکاری گروپێک یاخود حیزبێکی دیاریکراو نەبوو ئەمە کە وەک مامۆستا فەرمی کە دەسەڵات دێ دەستشکانەوە لەگەڵ لەسەر میلەتەکە لە جیاتی ئەگەر ئەو داواکاریانەوەکو خۆی جێبەجێ کرایە ئێستا کارتەکانی باشووری کوردستان و هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغداش و بەرامبەر بە دەوڵەتانی هەرێمایەتی و حتا بەرامبەر بە کۆمەڵگەی نێودەوڵەتیش کە ئێستا و تەعاتوفە کەم بۆتەوانێ هەرێم لە قۆناغێکی ترابوو. ئێستا ئەمە لە هەموو ڕۆکان لە ڕووی شەرعیەتی یاسایی لە ڕووی شەرعیەتی دامەزراوەیی لە ڕووی شەرعیەتی جەماوەری پاکشەکشێمان کردویانی تۆ معقول نییە ینی دوای 35 ساڵ هاوڵاتیانی هەرێم خۆزگە بە دیکتاتۆرەکەی پێشوو بخوازنەوانێ معقول نییە شۆرش و ڕاپەڕینی گەلێک وا لە بین بچێت وا خەڵک هاوڵاتیەکانی خۆت ناومێت بکەی ینی کە هاواریان لێ هەڵسێ بڵێن پارچەکانی تری کوردستان نەکەن وەکو ئێمە بکەن ینی ئەم قسانی کە ڕۆژانە ئەیبیستین ینی ئەم دەسەڵاتە کێشەکەی لە چیایە لە ڕاستەیە گرە و لەسەر یەک شتەکە لەسەر ئەم بێدەنجی خەڵک ئێستا کە بەڕای من بێدەنجیەکە بێدەنجی ڕازیبوون نییە ئەوەی کە قاعیدە قانونیەکەڵێ السكوت في معرض الحاجة إلى الدليل والرضا شتیوانیە بڵێ ئەمە خەڵک بەم دۆخە ڕازیە بۆیە بێدەنگە بێدەنجیەکە بێدەنجی بەشێکی ناومێدیە بەشێکی چاوەڕێکردنی دەرفەتی گونجاو لەیان خەڵکەوە دەرفەتی گونجاو بێتە پێشەوانێ ئەگینا دەستیان شتۆ لەو دەسەڵاتە کە ئێستا ینی کە ئێمە قساکەین لە 2025 دەستێوەردانی حیزبی لە دادگا لە زانکۆ لە دەوائری حکوومەت لە کەتی پەروەردە لە بازار لە وەربەرهێنان لە داگیرکردنی زەوی گشتی و مڵکی گشتی خراپتر بووە لە ڕاستیە زۆر خراپتر بووە ینی چەند سەد قات ڕاستەکە هاتوتە دواوەی کە ئوستازە فەرمێ ینی تۆ لێبەرەوە ئەم داواکاریانە کە جێبەجێ نەکرا ئەگەر ئێمە ئەم دەسەڵاتدارانی ئێمە ئەم شۆڕش و خەباتەیان بۆ میلەتی خۆیان کردایە ئەگەر لەگەڵ ئەم میلەتە ئاژ بووە ناتوانێت ئەو داخوازیانە هەمووی پرسی عدالت بوو پرسی ئەو دروشمانە بوو کە لە شار خەڵیان گرت بوو ئەوانی کە لە بەرنامی هەڵبژاردننی تەنانەت حیزب دەسەڵاتدارەکانیشە ئەوانەی لە پێڕۆ پرۆگرامی کۆنگرەی حیزبەکانیان نەچەسپاندویانە حیزبە دەسەڵاتدارەکان دەڵم خەڵک داوای ئەوەیە کرد خەڵک داوای کەرامەت و ئازادی و ژیانێکی ئاسوودە و ئەو خێروبێری کە لە کوردستانە هەبوو تۆ معقول ئێستا لە مانجی 12 ملیۆن بەرمیل نەوتت فرۆشت بێ 433 ملیاری بەغداشت بۆ هاتبێت داخوازی ئەو مامۆستانی کە شێخ فاروق باسێکە کە خۆی جەنابیان لە ژێر خێمەکە بوو موچەی مانجی 12مان بنێ موچەی مانجی 12 ینی فعلا ئەوە بەشێکی بە ئوستاز یعنی بە نەهج ئیشیان لەسەر کوردواتەنیڵە مەرجی پیشان بە بۆی بە تار ڕازی بێ ئێستا خواستی خەڵکیان کورد کردوتەوە لە موچەوە ینی بەهینی خۆیان بە تێڕوانینی خۆیان خەڵک بەڵام ئەم داخوازانی تر هەرماوە ئەو کەیسەش بەڕای من ینی
ئەو کەیسیانی تەقادم ناکات لە ڕووی زەمانەوانی ئەو حەقە هەرمێنە چۆن سێوەگەدایان تەقادم ناکات بە هیچ شێوەیەک لە ڕاستیە هەر ئەو حەقە هەر لە شوێنی خۆی هەیە هۆلۆکۆستی جوولەکەکان کەی مافەکەی خۆیان وەرگتەوە قەتڵعانی ئەرمەنەکان لەم ساڵانەیە بەڕاستیانی جوڵێنرا و ئیشی لەسەر کرا لە ڕاستە لەبەرەوە ئەم کەیسەی شەهیدانی حەڤەی شوبات کە دوای کاک شەخ فاروق دوجێل مەسەلەن ئەی دوای چەند ساڵ وەریان گرتەوە ئەوە ینی هەرماوە لە شوێنی خۆی حتا کاک شەخ فاروق و شێخ زاید بە ڕەحمەت بێ ڕێکخراویان بۆ مۆڵەتی ڕێکخراویان بۆ وەرگە ڕێکخراوی حەڤەی شوبات ینی بۆی کە ئەم کەیسە بەردەوام ئیشی لەسەر کرد لەبەرەوە من بەڕای من لە ڕووی قانونیەوە کەیسەکە هەر لە شوێنی خۆی ماوە و پشتگوێ خستنی ئەم داخوازیانی شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی و تاوەکوی ئێستا هەموو گربوونەوە مەدەنیەکان و ناومێدیەکان لەلایەن دەسەڵاتەوە پێم وایە مەرجی ئەو دەسەڵاتە نزیکتر دەکاتەوە پیان وانە بێ لە ڕاستیانی ئەم بێباچی ئەوان بڵێ حەڤەی شوباتیان سەرکوت کرد دوای خۆپیشاندانی مامۆستایان ئەو مانگرتنە هەموو خێنەوە نییە کە ئەوەی کە باگر و گاسن کە نەخێر نەکە سەرکەوتو نەبێ هیچ دەسەڵاتێکی هیچ دەسەڵاتێک بەرامبەر بە میلەت سەرکەوتو نییە هیچ دەسەڵاتێک ئەوەی ئەیباتەوە میلەتەکەیە ئەوەی ئەیباتەوە قەزیەکەیە ئەوەی ئەباتەوە ڕەوایەتی ئەو داوانەیە کە تۆ هەتە ئەو بەچی ماوەتەوانێ بە زەبری هێز بە زەبری تەزویری انتخابات بە دیزاینی انتخابات بە پشتیوانی ئیقلیمی بەداخەوە بە هەندێک بەرژەوەندی قونسوڵەکان و زلهێزانی نێودەوڵەتی کە چاک ئەم دەسەڵاتە ئەناسن لە من و تۆ باشترەوە معلوماتیان لایە چل قونسوڵ لە ناو هەولێرایە ئەزانی ئەمانە چ تەگەریەکەکەن چ ڕاوەڕوتێکەکەن چۆن داهاتی وڵاتە بۆ خۆیان بەکارەهێنن چۆن دەستێوەردانیان لە هەموو کوچووکە لە بەرێکی ئەم ژیانیان چۆن ئازادیەکانیان بەرتەسک کردوێتەوانێ هەموو ئەزانن لە ڕاستە خۆمانە بەشێکیان ناوڵاتی ئەمریکی و ئەوروپین و پاسەپۆرتی ئەویان لە باخەڵایم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باشیانە ناسن لە ڕاستیە بەڵام چیە لەم قۆناغەیە مەساڵحەکان ئاوا خوازێ بەڕای من ینی لەم کەیسەیە میلەت براوەیە ئەمڕۆ بەیان سبەی لە ڕاستیە ڕووی دزەوی دەسەڵاتداران هەلە ماڵڕێوە هیچ دەسەڵاتێک تا سەر بینیمانیانی کو شەبیحەکانی بەشار ئەسەد چیان بۆ کرد بڕوا دەبێت کاک حەچیم ئەم دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان هەیە بگاتە ئەوەی ئەو میلەتە ینی بێتە سەرخەت لە ڕاستیە 5,000 کەس نیە دیفاعی سەر و ماڵیان لێ بکە 5,000 کەس نیە چونکە ئەو ناڕزایەتی لە ناو هێزی چەکداریش هەیە لە ناو ئاسایشی هەیە لە ناو پێشمەرگایە ئەو زوڵمەی لەوانە کرێت لە هەر لە مامۆستایەکە کرێت لە کەسوکاری شەهیدەکە کرێت هاوڵاتیانی کوردستان وەکو یەک قوربانین کاک وەک یەکە و نەعەدالەتی هەرم کەیسەی کە دوو ڕۆژە بڵاوەتەوانێ مەسەن کە ئیعلامی داگیر کردو دە ساڵە وانە تۆ ڕاوێژکارێک لە کەی 2024 دامەزری ئەمە مشتێکە لە نونمۆی خەرمارێکی فەسادی ئەم دەسەڵاتە گەندەڵە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا سەربەز ناوبڕێکمان هەیە دوای دێمە سەری سەعات دێمە خزمەت بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕێک دەینە وڵاتان لەگەڵمان بمێننەوە گفتوگۆی زیاتر دەکەین جارێک تر سڵاتانە دەوێت بەڕێزان بەرداوامین لە ڕووماڵەکەمان بۆ قسەکردن لەسەر ساڵاتی خۆپیشاندنەکانی حەڤەی شوبات مامۆستا سەربەز بینەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە حەڤەی شوبات پێ دوایە کۆتایی هاتووە یاخود ناڕزایەتی خەڵکی کوردستان ئەمجار لە ماوەی ڕابردوو بەمانگرتن بوو جارێکی ڕوودەداتەوە یاخود حەڤەی شوباتێکی دیگە بۆ ناڕزایەتی چی بەسەری لە قۆناغی داهاتوو خۆی زین چۆنە هەتاوەکو بارودۆخی خەڵک لە ڕووی کوالیتی ژیانەوە و بارودۆخی ئازادی سیاسی و بارودۆخی نادادی و بارودۆخی ئەوەی کە یاسا دەسەڵاتی نەبێ هەمیشە هەر بارودۆخێکی نەئاسایی دروستەکە من پێم وایە ڕۆحی بەرەنگاربوونەوە لە ناو خەڵکی ئێمەیە هەیە چکە ئەوەی کە لە حیزبی بەعس قبوڵ نەکرا بۆ هەموو ستەم و زۆرداریەوە لەمانش قبوڵ ناکرێ چکە ستەم هەر ستەمە بۆیە من وای نابینم ینی هیچ دەسەڵاتێکی سیاسی ئەگەر زوڵم لە خەڵکەکەی خۆی بکە وای نابینم خەڵکەکەی بێدەنگ بێ چکە میلەتی کورد بەعام بە میلەتێکی زیندوو ناسراوە بە میلەتێک ناسراوە کە هیچ کاتێ زوڵم و ستەم لە بەرامبەرەکەی قبوڵ ناکە ئەگەر دەسەڵاتەکەی خۆشی بێ چکە بەڕاستی کاتێک کۆمەڵگە لە ناو ئەچێ کە کۆمەڵگەیەکی ئارام بێ کۆمەڵگەی ئارام بە چ مانایە بۆ مانایی کە ئەگەر دەسەڵاتە کرد دەسەڵاتدارەکانیش ستەمی لێکرد ئەو کاتە کۆمەڵگەیە بێدەنگ بێ بۆیە کۆمەڵگەی زیندوو هیچ کاتێک لە ناو ناچێت کەواتە ئەوەی کە ئێمە ئەیبینن بەڕاستی ئەوەی ئەمڕۆ دەسەڵات گەشتۆتە قۆناغێک قۆناغی بیان و هێنانەوە
واتە دەسەڵاتی سیاسی ئەمڕۆ بیانوو ئەهێنێتەوە بۆ کردەوەکانی هەر کاتێکیش دەسەڵاتی سیاسی بیانوو بهێنێتەوە بۆ نادادیەکانی خەڵکیش بیانوو دروستەکە بۆ ناڕزایەتیەکانی واتە دەسەڵاتی سیاسی ئەمڕۆ بیانوو ئەدا بە دەست خەڵکەوە یعنی سیرەکەی ئەمڕۆ خەڵک داهاتی تۆ ئەبینێ کە نایەیتێ خەڵک ناڕازیە خەڵک چی ئەوێ خەڵک دووشتی ئەوێ ئەمان و ژیان ئێستا خەڵک هیچیانی نییە هیچیانی نییە دەسەڵات ئێستا چێتی و پارتی ئەڵە نەگەر ئێمە نەبین عەرەبێتەوە وڵاتان یەکەواتە خەڵک ئەمێ ئەمانی نییە ئێمادەم ئەمانی نییە خەڵکاتە ئەم دەسەڵاتدارە هۆکارێکە بۆ ئەوی کە دەسەڵاتی عەرەبی جارێت بێتەوە واتە ئەمان بانگەشەی بۆکەن لە هەمان کاتیشا ئێستا خەڵک ژیانیشی نییە خەڵک ژیانی نییە بۆی کە ینی تا ئاستی ئەوەی کە موچە نادرێ آخر ئەڵەن کاتی خۆی لە ئەڵێ ئیمپراتۆرەکان ئەڵە کاتێک کە گەشتۆتە قۆناغی ڕوخانێ لە مێژووە باسەکرێ ئەو کاتی کە نەیانتوانێت موچەی سەربازەکانیان بدەن ئێستا دەسەڵاتی کوردی سەرەتای ئەو ڕوخانەیە ئەمەی کە خەڵکیش بژێوی ژیانە کاتە خەڵک ناڕازیە یعنی خەڵک تا ئاستی ئەوەی کە ئێستا دەسەڵاتی کوردی دا ئاستی ئەوەی دەستی خستۆتە بینەقاقی خەڵکی ئێمە جاران بۆن من لە حەڤەی شوباتە ئەتوانین بەشێکی سراعی سیاسی بوو لەسەر ململانی دەسەڵات بەشێکی بۆ نمونەیەکێتی باجی حەچی دەسەڵات وهیان بوو حیزبەکانشی قبوڵی ناکەن تو هەجی دەسەڵات هەیە ئێستا لەگەڵ ئەوەشە دەستیان خستۆتە بینەقاقی ژیانی خەڵکی خەڵک ئەمەشی قبوڵ نییە بۆیە کەواتە هەتا نادادی هەبێ ناڕزایەتیش بەردەوامە بێ یعنی سیرەکەی ئەمڕۆ قسێکی زۆر جوان هەیە ئەڵێ هەر کەسێک ئەجا تەمان باسی لە ئەوروپایە باسێک ئاڵێگە کرێکارێک شۆڕش بکات ئەڵێ ئەم کرێکارە کە شۆڕشی کرد دوای گەشتە دەسەڵات بە سیفەتی کرێکارێتی بە سیفەتی ناڕزایەتی حکومڕانی بکە فاشی لەبێ ئەبێ چی بکە ئەبێ ئەو کەسانەی کە حکومڕانی ئەکەن ئەبێ ڕەوشتی حکومڕانی وەرگرن یەکێتی و پارتی ڕەوشتی حکومڕانیان نییە ئێستا واتە ڕەوشتی حکم حیزبێکی دیکتاتۆر و حیزبێک کە هیچی قوبڵ ناکە واتە حیزبێکی تاگرە و ئێستش پێیان وایە لە قۆناغی شۆڕشان ئێستش پێیان وایە بێ خەڵک خزمەتیان بکە ئێستا وازان لە بنبەردەکانان هەرچەندە ئەوانەی کە لە شۆڕشا لە بنبەردەکان ئێستا زۆرێکیان هەر لە ژیانە نەمانوە و زۆرێکیشیان مافو و امتیازاتی خۆیانیان پێ نادرێت بۆیە بەڕاستی گە دەسەڵاتێک ڕەوشتی دەسەڵاتدارێتی وەرنەگرێ ئەو کاتە بێتە دڕندە ئەو کاتە بێتە ستەمکار هەر کاتێکیش دەسەڵات ستەمکار بوو حتممە خەڵکیش ناڕزایەتی دەرەبڕێ بۆیە بەڕاستی من وای ئەبینم کە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکیەکن لە ناڕزایەتیان بەردەوام ئەبن و ئەم ناڕزایەتیش لە کۆتاییە سەر یەکێتی و پارتیە خوا بەڵام خەڵبێک کێ ینی ئێستا ئەگەر حەفدەی شوبات کۆتایی پێ نهاتووە یاخود ئەمجارەگە ناڕزایەتەکان ڕووبدا گەورەتر دەبێ شێوازی ناڕزایەتەکان من وا ئەزانم ئێمە سیفەتێک هەیەڵێ لە سایکۆلۆجیای خۆمانە سلوشتێک هەیە دەسەڵات خەریکە ئیسفادەی لە یەکەم زووماندوو بوون بەڕاستی نابێت لە سایکۆلۆجیای خەڵکی ناڕازیە هەبێ ئەڵێ ئەمەش نەبێتە قسەیەک ئەڵێ بەریتانیەکان چەند ساڵان پێچوو تا توانن دەسەڵاتی مەلک کەم بکەنەوە بۆ یعنی ئەو سیستەمەی کە ئەمڕۆ لە بەریتانە حکوومەکە ئەو سیستەمە ئەڵێ لە سوید مناقەشەیەک دروست بوو لە بینی قوتابیەکی ئەفغانی و لەگەڵ مامۆستایەکی سویدی ئەڵێ قوتابە ئەفغانیەکە وتی مامۆستا خۆزگەم پێتان کە ئێوە دەسەڵاتی جواتان هەیە ناوتی خۆزگەمان پێمەخوازە ئێمە شۆڕشمان کرد تا ئەم دەسەڵاتەمان گەشە دەست بەس ئێوە قایلن بەو دەسەڵاتەتان وتی ئێمە بە بەردەوامی شۆڕشمان کرد بەس ئێوە تەحملتان کەمە بۆیە بەڕاستی خەڵکی کورد نابێت تەحملی کەم بێ ئێمە پێمان وا بێ حەڤەی شوباجی زۆر شتی کرد پێمان وا بێ ناڕزایەتەکانی مامۆستا زۆر شتی کرد بەس ئەم شتانە نادیارن بەڕێزانیانی مامۆستایانی خۆشەویست ئەتوانم بڵێم مامۆستا بەڕێزانە تا چەند لەگەڵ ما هاوڕان بەوەی کە ئەم ناڕزایەتیان و حەڤەی شوبا ئەمانە نەبوایە ئەو ترسی ناڕزایەتیان نەبوایە باوەڕ کە سیم و چەشیان نەئەیە لە ساڵێکە یعنی بۆ وازانی ئەمانە تەئسیراتی هەیە بەڵام بە شێت ئێمە بەردەوام بین ئەم بەردەوامی ناڕزایەتیانە دەسەڵات چکە دەسەڵاتدار هەر کاتێک گەشتە قۆناغی پاراستن ترسنۆکە بێ خۆ بەکارهێنانی هەیە کاری چیە بڵین لە حەفدەی شوباتەوە تا ئێستا بڵێن 4 ساڵ هەر ناڕزایەتەکان لە سنوورێکی دیاریکرا و قەتیزمان لە سنووری سلێمانی و هەڵابجە یارەکان ڕاپەڕین و گەرمیان
لە دووەکی شەوڵێک پێشتر هەبوو ئەوی بادینان و ئەوانە ئەو خستیان لە زیندانەوە و تۆمەتی تێکدانی ئاساییشان بۆ دروستکردن. بۆ داواکاری لە کاتێک کە داواکاری موچە بێ خزمەت گوزاری هەموو خەڵکە بۆ نابێتە سەرتاسەری ناڕزایەتەکان هەر ئەچێتە هەولێر بەڵام کاتی ئەوێ و چوشتە هەولێر دەستا لە ماوەکە و مامۆسانەوزات کە کادیلێکی کۆمەڵی دادگەری بوو بەشێکی سەرکوتی ناڕزایەتی بۆیە دەستگیران کرد ئەوەی کە لە بادینان ئەو هەمە سجنەی کە هەیە بەشێکی ناڕزایەتەکانە یعنی ئەوەی لێرێ هەر ئەچێتە هەولێر بەڵام بەشەتی لێرە کپ نەکرێ لێرە کۆتایی نەیەت چکە ئەوەی لەوەیە ئاوە خۆی مەڵازداوە لە ترسا ئەو دەسەڵاتی کە لەوێ ئەترسێ دڵنیا بە لەوەی کە ئەوەی ئێستا هەر ئەچێتە ئەوێ بەڵام یەک حاڵەت هەیە کار حەکیمیانی ئێمە خەڵکێک ئەڵێ ئەمڕۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆن بۆن منە کۆمەڵی یەکگرت و ئەو حیزبانەی ترکە ئەمڕۆ لە ساحەکەی وەکو حیزبێکی ئۆپۆزیسیۆنی بەهێز ماونەتەوە ینی خەڵک پەلەیەتی لەوەی کە بڕاتە ئەوێ بەس بەڕاستی ئەم هێزانە هێشتا نەگەشتە ئاستی قۆناغی شۆڕشی سەرتاسەری بەردەوامی چکە بۆ چکە بەڕاستی ئێمە ئەبێ هەندێک جار بارودۆخەکانیش هەڵسەگێنین بەوەی کە ئێتۆ پەلەو نەبێت لەوەی کە شۆڕشی بکەی دژی دەسەڵاتدارێ چکە لە کۆتاییە هەندێک هەنگاوی شەیە بەڕاستی لەوە زیانی هەبێ بۆ کۆمەلگاکەمان آخر ئەوەی کە ئەمڕۆ دەسەڵاتی یەکێتی و پارتی لە خەمی خەڵکانین ئەبێ خەڵکی دیکە لە خەمیا بێت ئەبێ بەڕاستی خەڵکی دیکە لە خەمیا بێت یعنی ئەو شۆڕشانەی کە لە وڵاتانی ئەوروپیا کراوە بۆی کە ئەمڕۆ ئەو دەسەڵاتی لێهین بووە نەگەشتۆتە ئاستی ئەوەی کە ببێتە هۆکاری ئەوەی کە دەسەڵاتی دەرەکی دەست بێنێتە ناو وڵاتەکەمان یعنی کا حەکیم ئەم یەکێتی و پارتی تەوەقع ناکەی بەوەی کە لە کەمترین گۆڕانکاری لە بارودۆخەکە هێزی دەرەکیان بەکارهێناوە لە شەڕی ناوخوا بە هێزی دەرەکیان بەکارهێناوە یعنی کە هەر یەکان وڵاتێکی بەکارهێناوە بۆچی بۆ ئەوی ئەو قوالێ بمێنێ بۆیە بەڕاستی گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە بێ گۆڕانکاریکی بەڕاستی هەم حەکیمانە بێ هەم گۆڕانکاری بێ پەشیمانی لە دوانەیە وەکو چۆن ئێستا بەڕاستی کە یەکێتی و پارتی ئەم گۆڕانکاری بەسەر کورد داهاتۆ کورد لە ناسۆرترین ناڕەحەتیا بووە و ئێستا زیاتر ناسۆرن ئەو کاتە یەک ئازاری هەبووە بەوەی کە ئێمە ستەمکارێکی عەرەبەمان چەوسێنێتەوە بەس ئێستا دوو ئازاری هەیە هەم نادادیە و هەم بەڕاستی خەڵکێکیشە کە خەڵکێک خۆی بەڕاستی کردوێتی بەدەسەڵاتدار بۆیە من وای نابینم ینی ناڕزایەتەکان بەردەوام ئەبن بەڵام بەڕاستی نابێ خەڵک بێ ئومێد بێ ینی خەڵک بێ ئومێدی خەڵک ئەگەر بەردەوام بێ ئەگەر بەم هێزەی بەم ڕۆحێتی کە ئێستا هەیە بەڕاستی ئێستا کەەوەی کە من لە مامۆستا بەڕێزانە بیستم کە کاتی خۆی کاگنە و شیروان کە کاتی جەناوی مامۆستا عەلی باپیرکەوە ئێستاش بەڕاستی هەموو کاتێ لەگەڵ خۆی پیشاندەرانە بۆیە بەڕاستی ئەم ڕەمزانە ئەبنە بەڕاستی ڕۆحیەتی بەردەوامبوونی گۆڕانکاریەکان یعنی سیرەکەی مامۆستا عەلی باپیر یەک بەیان نامە دەرەکە بەس تەنها ئەوەندەی ئەڵێ وەک میوانێک ڕێز لە مامۆستاکان بگرن یعنی ئەرشی پارتیەکێتە لەرزە بۆیە بەڕاستی من وای نبینم ئەوان نەترسن ئەوان ئەترسن بەڵام ئەوەی هەیە ئەڵێ هەندێک جار پێویستی بە پشو درێژی هەیە گۆڕانکاری پێویستی بە پشو درێژی هەیە و ئەزام لەم سنوورەشە ئەم پشو درێژە ئینشاڵڵا بەردەوام ببێت. سوپاس دەکەین. کاگوڕان سەبارەت بە داواکاری خۆپیشاندەران ئەو کاتە کۆمەڵی بڕیاردەر چوو لە پەرلەمانی کوردستان شتی زۆر گەورە بوونەوە بڕیارانە و ئایەتیان بەسەر هات بڕیاری ژمارەیەک و بڕیاری ژمارە دوو وەچیان لە خۆ دەگرت بڕیاری ژمارەیەک و ژمارە دوو ژمارەیەکیان شاردەوە نەشریان نەکرد لە جەریدەی وەقایع و دەنگە زۆریشمان توش بوو کێ شاردیەوە یەکێتی پارتی لە ڕۆژنامەی وەقایع بڵاویان نەکردەوە بڵاویان نەکردەوە ئەو کاتە قیمەتی قانونی نابێت کە بڵاوینەکەنەوە چۆن نەخێریش قیمەتێکی قانونی نابێت ئەحکامی دەستوریەوە ئیلا ئەگەر دەستورە هاتووە هەموو قانونیە لە بڵاوکردنەوەی لە وەقایع ئەو قووەتی قانونی وەرەگرێ ئیلا ئەگەر خۆت ئیشارەتی پێبێ ئەمە پێویستی بە دەرچوونیە لە وەقایعی کوردستانەوەش ئیسیسنایە زۆرمان لەگەڵیان و دووتیان ناوە قانون و قەرار نەبووە ئەوە بەیان نامە و هەڵوێست بووە ئەوەی دووهەمیان نەشر کرد لە عەدەدی 124 جەریدەی وەقایع ئەنی بڕیاری ژمارەیەک چی لە خۆ دەگرت کە بێ سەر و شوێنیان کرد ئەوە بوو هەرس پرسێکی نیشتیمانی بێ لە پەرلەمانە مناقەشەکرێ بە تەوافق ئەوە بوو کە میلیشیای حیزبی بۆ یەکەم جارە یەکێتی و پارتیدان بەوە بنێن کە پێشمەرگە و ئاسایش میلیشیای حیزبیە لە 2011 دانیان بەوەدانە بەڵێ دانیان پیاناوە گەندەڵی نەمێنێ ڕقابەی مالیەت تەفعیل بکرێ خەڵکی خراپ بیرێتە دادگا
مجموعەیە سەروەری یاسا و لێکۆڵ سامانی حیزبەکان بەڵێ هەمووانی تیاوی ژێڕانەوەی مڵک و ماڵ کە حیزبەکان داگیریان کردووە کە لە خسەر خۆیانیان تاپۆ کردووە زۆر شتی تیا و شاردیانەوە تەبیعیشە پارتی وێکێتی جێبەجێ نەکەن لەبەر ئەویان جێبەجێ کردایە نەئەمان دوای ئەوە هەر دەڵێن با چاکسازی کە منم کابراگەر بزانێ نامێنێ چۆنیانی چاکسازی دەکەن بژمایە زۆر بچووکە بوو تەحجیمە بوو لەبەر ئەوە خۆتەزانی قانون قووەت هێبێ بۆ تەطبیقکردنی ئێستا بەیانی تۆ بڕۆ لای حاکم شکات کە حاکمەکە زۆر عەدالەت بێ زۆر بە ویژدان بێ ئینسان دۆست بێ دەخواترز بێ قەرارێ بۆیە بەڵام ئەم قەرارە ئەم ئەیە خۆ ئەم خۆی و حیمایەیەکی هەیە یا دوو حیمایی هەیە ئەمە چێتە بەردەستی دەسەڵاتی تەنفیزی بۆ جێبەجێکردنی دەسەڵاتی تەنفیزی چییە؟ پۆلیس و ئاسایشە ئەو جێبەجێی ناکە بەتەمای هیچ خۆشیێمە بە کورد لە عێراقا بیبینی بەتەمای ئەوەمە بە زۆر لە لات نزیک بێ شەڕی ناوخۆ لە بین یەکێتی و پارتیە ڕووبە بەتەمای هیچ چاکسازیە لە یەکێتی و پارتی مەبە ئەگەر ئەشخاصی ناڕازی و ئەحزابی خارجی یەکێتی و پارتی یەک نەگرن بۆ چەکردنی یەکێتی و پارتی ئەبێ یەکێتی و پارتی چەکرێ بەچی چەک دەکرێن پێشمەرگە و ئاسایش و هێزە ئەمنی و مخابراتەکانیان چەکرێ ئەو هێزە بە نیشتیمانی کرێ لە بەردەستی پارتی و یەکێتیان نەمێنێ کەی ئەو هێزە لە یەکێتی و پارتی سنرایەوە چەکرانە و دوو حیزبەکە بە پێچەوانەی دەستور و قانونی ئەحزابی عێراقی و ئەحزابی کوردستان و قانونی هەڵبژاردن و بە پێچەوانەی ئەمەوە چەکیان نەدەسا کەی ئەمە چەکرا نەدزی سنوورەکان نەمێنێ ئەم هەموو تەنکەرەنەوتە نابینی نەبە قاچاقبردنی مڵک و ماڵە بینی نە بە زەوتکردنی ئەرزوو ئاوە بینی نە تەدەخول لە ناو مەحکەما ئەبینی نە تەزویری ئینتیخاباتە بینی لەبەر ئەوە بۆ هەموو خەتای ئێمە بکەینە ملی یەکێتی و پارتی با تۆزێ بە ویژدان بین باش ئێمە خۆمان چین ئێمە ناڕازی وەکو ئۆپۆزیسیۆن بە کۆمەڵێ بە یەکگرتووت بە گۆڕانێ بە ڕەوتی هەڵوێست ئێمە بەوەکو ئەشخاصکە ئەمڕۆ دوورین لە حیزبەوە ناڕازین لە مستەوای مەطلوبانی ئێمە ئیتر بۆ درۆ لەگەڵ خەڵکین بۆ خۆشمان هەڵخەڵەتێنین باورد بین کەی ئێمە توانیمان لەسەر یەک مێزەموو دانیشین نقاتی التیقاکانمان بکەین بە دەستوری بینووسینەوە هەموو شتێکمان پێکرێ بەڵام هەرێکە و لە شوێنێکە چۆن شتەکرێ دوای ئەوە دەوڵەتانی ئیقلیمی و عالەمی چۆن پشتەکەن یەکێتی و پارتی ئەگەر تۆ نەبی تۆ یەک گفتوو نەبی خیتابی یەک نەبێ سەرکردایەتیشی معارەزت نەبێ ئەگەر تۆ ئەم هەمولایەنە مامەسا بوو بەکرد ڕێنەکەون لەسەر دەستورێک قانونێکی ئەساسی ڕێنەکەون لەسەر حکوومەتێکی انتقالی بەیانی مامۆستا ئەبوو بەکر نایبی ڕئیس وەزارایە تۆ وەزیری زراعی مامۆستا مدیری عامی ئاسایشە ئەوان نایەن خۆیان بنە دەست فەوزا خۆیان نایەنە دەست قەزا و قەدەر ئیتۆ هیچ پێنی ئێمە هیچمان تەقدیم نەکردووە نە من نە تۆ نە کۆمەڵ و یەکگرت و گۆڕان و ئەحزابی تر ئێمە هەر قسە ئەکەین ئەو خەتەواتە عەمەلیانەی کە نقاتی قووەتی یەکێتی و پارتی ئیشمان لەسەر نەکردووە باشە بەس دڵی بات ئەگەر چەک بکرێن هەموو شتێک ڕوو دەدا بەچی چەک دەکرد بە چۆن ناتوانێت چەکری من مژدێڵۆ بەمێ من بە تەمام شکاتیان یەکەم هەم دوو داوا هەم لە کورد سلێمانی شۆم لە هەولێریش بە مخالفی قانون نەمانە چەکیان بەدەستێت بەچی حەقێت چەکە پێ بەچی حەقێ ئەجیزەی ئەمنی و مخابراتی دێ ئەگەر ئەو هەیە تێبێ کۆمەڵ و یەکگرتو و گۆڕانی ژیبێ بەچی لە مالی عامم معاشیانی ئەوێ معاشی ئەمانی تریش لە مالی عامە بیرێ بەچی حەقێت تۆ ماکەی یەک وڵاتی دنیام پێ بڵێ حیزب چەشی و هێزی ئەمنی بەدەستبێ یان دەستگای هەواڵگری سەربازی بەدەستبێت دەستگای هەواڵگری و مخابراتی و استیخباراتی ئەبێ ئێمە خۆمان احترامە ناڵێم هیچ نین خۆمان لە مستەوای مەطلوبان نین نیوەی مشکلەکە ئێمن نیوەکەی تری یەکێتی و پارتیە کاک بەزەکۆ لە دادگاکانی کوردستان یەکشر بە تۆ بەجێ دەکرێمە قەیچێکە کەمە ئەولەویاتێ بەیانی بە پێی نیزامی داخلی محکمەی دەستوری محکمەی اتحادیە عولیا بە پێی نیزام داخلی و محکمەیە بۆم هەیە بڵێم ئەمە شەقێکی دەستوریە گرێتە خۆی حاکمی حوالی شخصی حاکمی بەداع حاکمی تحقیق حاکمی جینایەت بە پێی قانون بۆم بنێرە بۆ بەغا کە ئینێرم بۆ بەغا ئەزانم سوڵتەی قەزای عێراق لەژێر هەیمەنەی چۆنایە و چییە وەزی ئەوێش ئەی دوای ئەو محافلی دەولی هەیە ئەمریکا هەیە بەریتانیا هەیە ئەتوانم بەیانی ئیستینجات دەرکەم داواکەم بە نەجدەمانەوە کاکە بە یەکێتی و پارتی 20 کورسیان نێناوە دەستیان بەسەر لایە لە کورسەکانی پەرلەمان ناگرتووە خۆمان لە مستەوای مەطلوبانی نیوەی مشکلەکە یەکێتی و پارتیە
نیوەکەی تری خۆمانی هەرێکەمان شوێنێ ئاوازە زەنێ هەرێکەکەی بەنەوەیەکە ئێمە نەمانتوانیەوە بەس نقاتی ئیلتیقاکانمان بخینە سەر وەرەقەیە هاوکاری یەکبین لەسەری باش ئێستا چارنووسی و بڕیارانە ژمارەیە ژمارە جێبەجێ ناکە جێبەجێ ناکە. بەچی پێی جێبەجێیەکەی جێبەجێ ناکە بەس ژمارە دوو تایبەت بە دەستگیرکردنی کاکە بڕیاری سیاری جامتاریکی دووجاراوە سەرۆکایەتی هەرێم پێ جێبەجێ نەکراوە ئێستا میلیشا ناهێڵێن ئێستا زەوی زاری داگیرراوە گێڕێتەوە ئەمە ئەبێ من ناڵێم من لەگەڵ خوێن ڕشنانیم تەجروبەی وڵاتانی عالەم هەموو ئەو شۆڕشانەی ببورن هەموو ئەو شۆڕشانەی بە خوێن هاتوون لە سینە لە ڤێتنامێ لە چی شوێنێ پێ خۆشە دیموکراتی و ژیانی بۆ خەڵک نەهێناوە ئەوەی بە تونوتیژیات و تونوتیژی هێناوە تەجروبەی شۆڕشی عالەم سەیرکە هەموو وڵاتان نیزامی دیکتاتۆری هێناوە بەڵام ئێمە ئەمەنەمان کەرەسە لە بەردەسایە ئەشخاصی سەربەخۆ ئەشخاصی ئەکادیمی ئەشخاصی ئەم حیزبە ناڕازی سیاسیان ئەمەنەمان کەرەسە لە بەردەسایە نێزێکی وا مدەوەر دروستکەین یەک هەڵوێز بین کە نایکەی نەمە خەتای یەکێتی و پارتی نییە خەتای ئێمەیە باشە ئەم مانگرتنی مامۆسایانە بوو باش عادی ڕۆژێ کاکدانای ئەحمەد مەجی مامۆسا عەلی باپیر مامۆسا سەلاحەدین بەهادین ئەمانەی قوت بن ڕقەمن چوونە ناویان و بێنە سەرجادە لەگەڵیانە هەر چواریان بێکەوە چون بەیان نامێ دەکەن بڵێن ئێمە لەگەڵ ئەماین ئەم حیزبانە بە کۆمەڵێ بەیەگرتو بە گۆڕانێ بە هەڵوێستێ دانیشتن بڵن کاکە ئەم ڕۆبا لەسەر بەس تەوتین دابنیشینم چوار حیزب لەسەر مێزە دانیشتین کاکە لەگەڵی یا لەگەڵینی بەیان نامێ دەرەکەم یەکێتی و پارتی ئەبێ تەوتینکی مامۆسا قووەت و زەختی نەفسێ بێ لە سەریانیاننا زەختی نەفسێ بێ لە بەغا لە سەریانیاننا ڕەئی پەرلەمانی عێراقی زۆر سیاسی عێراقی وەک نووری مالیشی و محەممەد شیع سوودانیوانە ناگۆڕێت ئێمە نیوەی غەڵەتەکە خۆمانین نیوەی کێشەکان پارتی بێکێتی نیوەکەی تری خۆمانی یعنی هیچ خۆپیشاندانێک بە حەوەی شوباتەوە نەگەشتۆتە 20,000 کەس بەڵێ ڕاست وەرە 200,000 بێن لەسەر شەقام کاتە لە جاتوی 1000 مامۆستا بازگی تێگەڵا بڕێ با 10,000 مامۆستا و کاکە بە حەقیقەتێ بڵێن مامۆستا لە سەردەمی لویسی چواردە بوو پاشای فەڕەنسا 1970 یەکێک لە مفەکیرەکانیان نەڵێ با لە سایانەوەی خەڵک ناڕازی بێ کە قیادە و تەنزیمێکی نەبوو لویس دەر حکومەکە کاکە ئێمە قیادە و تەنزیمێکمان نییە با لە سایانەوەی خەڵک ناڕازی بێ لە یەشێتی پارتی ئێمە توانیمانە ڕێکەوین لەسەر دەستوریەک ئازادی تیابێ لیبراڵێت و ئەلمانی تیابێ احترامی معتەقەدات بگیرێ حکوومەتداری بەم شێوەیە کرێ و ئاوا بێ و ئاوا بێ و قەزاوە نمانتوانی قانونێکی ئەساسی لەسەری ڕێکەوین حکوومەتێکی انتیقالی وانەوێ بۆی دەوڵەتانی دەوروبەر و عالەم بڵێن ئەمانە حازرن فەوزا نایەتە شوێنیان شەڕی ناوخۆ نایەتە شوێنیان ئیرهاب دروست نابێت تاقمی چەکداری ئیسلامی تونڕە و دروست نابێت ئەمانە من حساباتە مامۆسای حسابانی تو چی ئەمادەکاریەکە کردووە تا عالەمی غەربی پشگیریت کات تا دەوڵەتانی دەوروبەر پشگیریت کات هیچ نەکردووە نیوەی خەتاکە یەکێتی پارتی نیوەکەی تری خۆمانین کاکە بەڵێ سوپاس دەکەم خزمەت مام فاروق سەبارەت بە خەڵک وەکو پێویست خاوەنداریەتی کردووە لە کەیسی حەفدەی شوبات بنەماڵەی شەیدان داواکاریەکان زۆر مەمنونی ئەو خەڵکەم نییە کە بۆ 14 ساڵ نییە لای ئێمەیان چۆڵ نەکردووە زۆر سپاسی ئەوانە شەکەم نییە کە لە دەروەی وڵاتیشن کە نییە هاوڕان لەگەڵ ئێمەیە لەگەڵ ئازارەکانی ئێمە کە چەندها جار نییە تەلەفۆنمان بۆکەن دڵنەواییمانەکەن زۆر ڕێزم هەیە بۆ ئەوانەی کە نییە لەو شەقامانە ئەمان بینن زۆر بە احترامەوە وا ئەزان نییە ڕۆڵەی خۆیان لەدەستداوە ئەوەنە ڕێزمان لێ زۆر مەمنونیانین بەڵێ وەکو حیزبەکانیش بەدەمەوە هاتنی یاخود گرەیتان هەیە لە حیزبەکان حیزب ئێم بۆچی گلەیمان لێ ئەگەر بێت و نییە ئەو حیزبانە دەری کاکەوتی ئەگەر بێت و حیزبەکان ئەم معارەزانە لەناوە یەک کوتلە بن ها قوتیان زیاترە بێت ئێمەش دڵخۆشین ئێمەش وەکە سەرکاری شەیدان خۆخۆمەنە زووتر ئەو کەیسانە بچێتەوە پێشتر و هەم دیسان یە کەیسەکان هەڵدرێتەوە نییە تاوانباران سزا بدرێنەوە نەک لەوانێ بە هەزارها کەیسی تاوانبار هەیە لەم وڵاتێ دیزە بە دەرخۆ نەکراوە نەکەی حەفەی شوبات بە هەزارەهایەکە هەیە کە تاوانبارە لە کوشتنیش خراپتر
ڕۆیشتووە چکە سەر بە خۆیانە ئێمەش ئەمانەوە دەردی کاکەوتی ئەنی بەرەیەکی ناڕزایەتی بەرەیەکی ناڕزایەتی نییە پێک ئەم حیزب ئۆپۆزیۆنانە کە کۆبنەوە پێکەوە نییە کوتلەیەکی گەورە دروستکەن دڵخۆشیە بۆ من و بۆ هەموو شەیدانی حەفەی شوبات و بۆ هەموو میلەتەکە بۆ هەموو میلەتەکە کە ئەمە کوتلەیەکە بەرامبەر ئەم زوڵمە ڕاوەستاوە ئێمە هەموو ئاواتێکی ئێمە حەفەی شوبات ئەوەیە نییە کە ڕۆژە نییە ئەم بکوژانە لە دادگاکانە بینینەوە بگەن بە سزای خۆیان ئەوە ئاواتەکانی ئێمەیە کەنیەتە دی معنای دەردی کاکەوتی لە سا پەنجەی خەتای خۆمانە ڕاستیشە خەتای خۆمانە زۆر هەیانە بەو ئازارانی ئێمە بە ناخە سوتاوەکانی ئێمەیانە سەرکەوت لەوانەیە بەساگەر ناوەکانیشیان بێنم نامێت لەبەر بەرنامەکەی تۆ ناوەکانیشیان بێنم نییە کە بەو خۆپیشاندانانە و بە ناڕزایی ئێمە و بەو خوێنەی ئێمە و نییە گەیشتە بەسەر سەری ئێمە و بە گاگۆڵکێ سەرکەوتن و نییە گەشتە ناو پەرلەمان و گەشتە ناو وەزارەتەکان و لەوانە ئێوە هەموو بزانن کاکە ئێمە یعنی نییە کەسی ئاواشمان تایە بۆیە نییە خەتاکە بەس لە یەکێکی پارتی نییە لەو خەڵکەیە نییە کە یەگرتو نییە دەردی کاک ئەبوو بەکروتی ئەگەر بەهاتە ئەو مامۆستایانە لە جاتی 2000 کەس 10,000 بوونایە بە ذاتی خوانیە کەسیان لە باشانیش نامان باشە چونایەتە دێگەڵە بزانێت چیان نەکرد بەس کاکە یەکگرتووی نین ئەمە باشە بۆچی ئەگەر گلەی هەیە لە ئێزەکانی ئۆپۆزیسیۆنش بەس بۆچی خەڵکەکەش بڵێن ناتوان هەموو داواکاریکە داواکاری هەمووانە بەس بۆ ناکەوین ئێمە ڕەحمەت لێوێت من ئەوەی کە باسم کردنیە ئەوانەی نییە کە هیچیان نازانی بە ئازارەکانی ئێمە سەرکەوتن نییە سەرکەوتن بۆ پەرلەمان خەڵکانێک کە ئیستا هەڵبژاردن نەکرێ لە سا پەنجای خەڵک ناچێت دەنگ بە ئەڵێ هەمان کەسن کە ئەچنە پەرلەمان نییە ڕێک ئەبن نییە ئەڵێ ئەبن لەدایکبووی پارتی و یەکێتی لەوێ یەکسەر ئەم بەشیان نییە پارتی کڕێ ئەم بەشەشیان یەکێتی کڕێ ئەو هەیان لێ هاتووە کاکە یعنی ڕوم لە ئێوە نەبێت یعنی هیچ قیمەتێکی نەماوە ئەوانەی کە ئەشیان نێری بۆ پەرلەمان بۆیە ئەو خەڵکە سار دەلیان ئەجا هەرچی ماوە نییە ئەم خەڵکە بەدەستی خۆی بیکە خۆپیشاندانە هەمووی بە خۆڕسکی هەمووی بچێت نەک یەک و دوان و نییە دا بایکۆتە بە هەمووی بایکۆتکە یعنی قسەکەم بۆ ئەم دەبەرە نیە بۆ دەبەری زەردیشە بۆ بایکۆتەکە خۆی ئەگەر بە کورد نازانێت با بڵێم کاکەم کورد نیم و وازم لێ بێن نییە دەستم بە کڵاوەکەی خۆمەوە گرتووە سوپاس دەکەم مامۆستا ئەبوو بەکرد سەبارەت بە دۆخی ئێستا بڵێنەوە ناڕزایەتی مامۆستایان هەبوو لێرە بایکۆتە لە سەردەمی خولی پێنجەم ئیدعای زۆری چاکسازی کرا بەس ئێسێمە لە بەدەم پەرلەمان و نوێ و حکوومەتێکی نوێژ داین هیچ چاوەڕێ دەکرد یاخود چارەسەر ڕاستەقینە بۆ دۆخی کوردستان چییە بۆی داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکرێ یاخود ئێمە لە بەردەم چیدان ئەم دەسەڵاتە تاکوێ خۆی ینی چوار توێژیان چوار لایەن هەرچیانەکەوێتە ئەستۆ بۆ ئەوەی کە داخوازیەکانی خەڵک بەگەرمی بهێڵنەوانێ و گوشار لەسەر دەسەڵاتکەن و ناچاریکەن ینی بە ملکەچیکەن و ناچاریکەن بۆ ئەوەی کە مل بەخواستەکانی خەڵک بە بەشێکی ئەوە یەکەم دەستە بژێری سیاسیە دەستە بژێری سیاسی و ڕۆشنبیری لە هەرێمە نوخبە ڕۆڵی گەورەی هەیە لە هەموو دنیایان نوخبە لەو شۆڕشانی کە کراوە پێشەنگ بووە و نوخبە ڕۆڵی گەورەی بینەوە ڕۆڵ بینداوە بەڵام لە ئاستی پێویستانە ئەوەی وەکو ڕۆشنبیری وەکو پەرلەمانتار ئێستا ئەو هەموو پەرلەمانتارە بوون ئێستا نمونەیەکی کەمی بەسەر وەکو قسەمان لەسەر ئەوەیە لە ڕاستیانەیە کواوە ئێستا هەمانن ینی ئەوەی کە وتارە نووسن ئەوەی کە قسە ئەکەن لە ڕاستیە ئەوەی کە دیارن بەڵام جۆرێک لە خاوبوونەوە و شلبوون و ماندووبوون هەیەەوەی کە مامەسا سەربەز پشو درێژ نین ینی لانیکەم دوو گەل هەیە گەلی میسر و گەلی فەلەستین سیرکە لە 48ەوە چیەکەن ڕۆژێک لە ڕۆژان ناومێت نابنیانی ئەمە پێویستی بەوە هەیە کە دەستە بژێر بەخۆیان بچێتەوانێ کە طبعا بێهیواکردنی خەڵک هەندێک فەشەلی هەندێک هەزی ئۆپۆسیۆن ئیدعایەکانی ڕۆڵی بووە لە ناومێتکردنی خەڵکان ئەمە یەکەم دووەم خەڵک بێ گوشاری خەڵک لەسەر ئاستی خەڵک لەسەر ئاستی چەندایەتی زیاتر بێ نەک ئەوەی ئێستا پێی وانە بێ کە تەنها بێ
2000 مامۆستای ناڕازی شەڕەکە لە جیاتی ئەو بکە ئەم خەڵکە ئەم شەڕە مەدەنیە ئەم شەڕە ئاستی خوازیە ئەم فعلەن هەر بەو کەرەسەی مەدەنی ئەبێ خەڵک هەڵوێست و مووقیفی هەبێ لەگەڵ ئەوانەی کە چوونەتە پێشەوە و بەرەنگاری ئەو دەسەڵاتە بوونەوانێ ناڕزایەتەکانی خەڵک لە ئاستی پێویستان نییە یعنی ئێمە بۆ نمونانی ئەو ڕۆژە لەگەڵ ڕۆژی 15 مانگرتوەکان بەشێک لە دوکان و بازارەکانی سلێمانی و هەڵەبجە داخراز کاریگەریی زۆر جوانی بوو دەوەرە ئەمە سەرتاسەریکە مەسەرەن بزانە چی لێ دێتیانی لەبەرەوە ئەمە ئەو بەشەی دوم پەیوەندی بە خەڵکەوە هەیە سێم پەیوەندی بە ئۆپۆزسیۆنەوە هەیە ئۆپۆزسیۆن لەم دۆخەی کەتیایدایەتی بە دۆخێکی دڵخۆشکرد نییە چپەر تەوازەیان هەر جارە ئێستا عەدەدەکان لە پەرلەمانە مەحدودە بەم پەرتەوازەیەشەوەیانی کە ئۆپۆزسیۆن ئەبێ ڕۆڵدا بشکن ئەبێ ژووری عەمەلیات پێکهێنن ئەبێ بڕۆن لە دەرگای دیبلۆماسیەتی یەکێتی و ئەوروپا و هاوپەیمانان بن لە دەرگای دەوڵەتانی هەرێمایەتی بن ئێمە لە داهاتوان دەتوانین لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش ڕێزی هاوبەش ئەتوانین باشتر خزمەتکەین کە هەرێمی کوردستان ینی عاملی ئیسیقراری زیاتر بێ لە ناوچەکە شت زۆرە ئۆپۆزسیۆن بیکە ینی لە زۆر وڵاتی دنیا کاتێک کە وڵات دەکەوێتە قەیرانوانە ئۆپۆزسیۆن دێ ئەم بەدەستە جەمعی شانەداتە بەرپرسیارەتە کاتی تێپەڕاندنی عقدەی ئایدۆلۆژیە عقدەی نەفسیە ئەو کاتە نمرەکە بەجێ هێڵە بۆ جەماوەر بەشی ئەوە چاوکراوەیە کە بزانێک کاک حەچیم لە من کاراتر بووە زیاتر لە من مەدان بۆ کاتە متمانە زیاتر بە تۆدا بە منی نادا بۆ نمونە لەبەرەوە لێرە شایانی ئۆپۆزسیۆنیش پێویستە خۆی ڕێکخاتەوانێ کە ئێستا تەمان دوو جۆر ئۆپۆزسیۆنمان هەیە ئۆپۆزسیۆنێکی فەرمیمانەیە کە خۆی لەو هێزانە بینێتەوە بەمانە قانونیەکەی کە لە ناو پەرلەمانن بەڵام ناچنە ناو حکوومەتەوانە ئۆپۆزسیۆنێکی تریشمانەیە نافەرمی کە ئەوەیە کە لە دەرەوەی پەرلەمانە کە لە دەورێ پەرلەمانە کە ئەمە ناڕزایەتێکی زۆر ئێستاش ئەو ئامارانی کە لە لای کۆمسیۆنی هەڵبژاردنیش هەیە کە ڕێژەیەکی بەرچاو لە خەڵک بڕای بە پرۆسی سیاسی نەماوە بەشداری انتخابات ناکە ئەمە هەمووی خەڵکی ناڕازیە ئەم خەڵکە ناڕازیە کەرەسەیەکی گەورەیە چۆن ئیشی لەسەرەکەی چۆن خۆی ڕێگەخاتەوە چونکە ئێمە دانیشین ئەوەی کە تۆ فەرمووت تاکەی دانیشین بە دیار ئەوەی کاوە تا ئێمەش بووینە باپیر و تەمەنمان ڕۆی و 35 ساڵی ڕەبەق دەسەڵاتی گەندەڵی کوردی بردی ئەم جیلە ئەوە تا بردی کەواتە ئەچی ئەم هێزانەیە لە ڕاستیە کە ئۆپۆزسیۆن لە دەرەوەی پەرلەمانیش ئەو خەڵکە ناڕازیە کە خۆی ڕێکخاتەوانێ چونکە ناکرێت ئێمە قەیرانێک بە قەیرانێکی تر بسپێرین ئەوە تا لە بیستی دەوە انتخابات کراوە تا ئێستا حکوومەت و پەرلەمان پێکێنەوە هەر هەمانە و دەموچاوانەژە بن کە فەشەلیان هێناوە هەرو دەموچاوانن کە قۆرخی بازاڕیان کردووە ئەوانن کە تیجارەتی نامەشروعەکەن ئەوانن مناڵەکانیان هێنە پێشەوانێ ئەوە هەر ئەمە هەرم دەسەڵاتەیە لە ڕاستیە تاکەی ئێمە قەیران بە قەیران بسپێرین بۆیە بەڕای من ئەو سێجی هەتا بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆیان کە بتوانن خۆیان ڕێبخەنەوانی هەم خەڵک بەشداری خەڵک زیاتر بێت لە ڕووی چەندایەتیەوە هەم ئۆپۆزسیۆن خۆی ڕێبخاتەوە دەستەبژێری سیاسیش بەڕاستی ئەبێ تەکانێک بداتە خۆی ئەمەی ئێستای لە ئاستی پێویستانی باش بەس مامۆستاگەر لە هەفتەی شوبات بێ خەڵک بڵێن خۆپیشاندان کۆتاییاتە بێ ئەوەی دوامین مانگتوان و ناڕزایەتی دەستەڵات دەبێت دڵی بووە خۆش کەسە بۆنەوە بڵێ ئەوە مانگرتنم جارش کۆتایی پێات و ڕۆشت لە ماڵەوە هەفتەی شوبات کۆتایی پێات خۆپیشاندانی تر ئەمڕۆ کەیادی شەید ڕێژوان بۆەوە کاک فاروق ینی کاک نزار محەممەد وەکو نوێنەری خانەوادی شەیدانی هەفتەی شوبات وتارێکی جوانی خوێنەوە کە داوا لە ئۆپۆزسیۆنەکە لە بەلاغ و لە بەیاننامە و لایک و کۆمنتەوە لە ژوورەکانتانەوە نەسەر شەقام ئێمە ئیشی ئۆپۆزسیۆنیانی ئۆپۆزسیۆن ینی ئەم هەموو خۆی خاوەندایەتی میلەت کە دەڵێن با بە سیاسی نەکرێنەوە باش نییە دەڵێن ناوێت بە سیاسی بکرێت تۆ پێناسەی ئۆپۆزسیۆن چێ لە هەموو دنیای پێناسەی چیە کاکە ئێمە دووشت جیاکەی ناوانێکەوە بزانم قسەی من دووبارەیە لەگەڵ جەنابتە چەندین جار لێرە کردومانە قەوارەی هەرێم جیایە لە دەسەڵاتی سیاسی هەرێم قەوارەکە لای هەمومان مقدسە ئەوەی کە قەوارەی هەرێمە بەرهەم 100 دەخوێن و فرمێسک و قوربانیدانە بەڵام ڕوخاندنی ئەم دەسەڵاتە مولهڕی ئێستا مانای کۆتایی پێنان بە قەوارەکە نییە ماڵین خەڵکی بڵێ وازیبی دەزانین خەڵکی باشووری کوردستان بایی ئەوە ئەهلیەتی تایە و خەڵکی تایە کە ئەم وڵاتە لەمەی ئێستا باشتر بەڕێوە بەرێ قسەکە ئەلێرەیە لە ڕاستیە گۆڕانی دەسەڵاتەکە کوفر نییە بەڵکو واجبە دەسەڵاتەکە بەڵام قەوارەکە لە شوێنی خۆی مامۆستا سەربەست ئەگەر گۆڕانکاری نەکرێت وەکو قەواری هەرێمیش کە مامۆستا باسی کرد زیاتر دەکەوێتە مەترسیەوە کە ئێستا بەرامبەر بەغدا زۆر لاواز بوون
خاکیان لەدەستدا ئێستا کێشەی دووتیاران هەیە ینی لە ناوخۆی هەرێمیش بڵێن تەداخلی وڵاتانی دراوسێ هەیە ئەگەر گۆڕانکارێک ڕوونەدا مەترسی زیاتر بەڕێوەی ئەم دەسەڵات لەسەر حکوم بمێنێتەوە وڵای کا حەکیمەوە شتێکی ڕوونە هەر دەسەڵاتێک پشت لە میلەتەکەی بکە حتمما تەدەخلاتی دەرەشی دروستە بێ ئێمە هەر سلوشتی کۆمەلگاکان هەروە بووە بەس وڵای پێشەوەی هەر وەڵامی ئەوەش بمەوە بەڕاستی هەندێ بابەتێ کە ئێمە زۆر گرنگە هەڵوێسەی لەسەرکەین هەرچەندە ئەو پرسیاری جەنابەت پرسیارێکی جەوهەریە یعنی هەر سلوشی دەسەڵاتداران وا بووە کاتێک کە پشتیان لە میلەت کردووە ناچار بوون پەنا بۆ هێزی دەرەشی بەرن کە پەناشیان بۆ هێزی دەرەشی بردووە حتمما چیان لێ هاتووە حتمما لاواز بوون یعنی ئێستا کە حکوومەتی عێراقی کاتێک کە مماتەڵە بە هەرێم دەکا یا هەرێم مماتەڵە بە بەغدا دەکا بابەتەکە چییە بابەتەکە هەر ئەوەیە کە ئێستا هێزێکی دەرەشی وەکو عێراقی وەکو وڵاتانی دەرگی هەستەکەن کە ئەم میلەتەکان لەگەڵانیە بۆیە بەو شێواز دەکەن بەڵام ئەوەی کە بەڕاستی گرنگکە لەسەر بابەتی گۆڕانکاری ینی ئێمە هەندێ بابەتێ زۆر گرنگ و هەستیارە یان ئێمە لەوچێ زۆر جار هەستمان پێ نەکرد بێ کاتێککە ئێمە باز لە گۆڕانکارێکین وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن وەکو هێزەکانی ئۆپۆزیسیۆن زۆر جا بەڕاستی ئەم قسانە ئەکرێت یعنی سە بە نمونە ئێمە بیهێنینەوە هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری لەوتەی دروست بووە هەر بە ئۆپۆزیسیۆنی هاتووە لەوتەی دروست بووە ئاڕاستەیەکی نەگۆڕی هەبووە بەڕاستی ئەمە گرنگە ینی گرنگە کە هەم خەڵک هەم بەڕاستی ئەم مامەسە بەڕێزانەش ئێمە دەستخۆشییان لێکەین کە زۆر ڕۆڵی کۆمەڵیان بە ئیجابی وەسف کردەوەی کە هەم لە جەنای مامۆستا عەلی باپیرەوە یعنی زۆر گرنگەکە پێویستمان بەم جۆرە حیزبانە هەیە یعنی حیزبی مەبدەئی حیزبێک بێ بەڕاستی هەمیشە لەگەڵ خەڵکەکەیا بێ یعنی حیزبێک بێ هەمیشە بە دوای گۆڕانکاری بگرێت ئەمە خاڵێکە بەڕاستی زۆر سەر شەقام بوو ئەمە زۆر گرنگە ئەمە خاڵانگی بکرێ ڕابەتی شەقام بکرێ ئەمە خاڵێکە بە وەڵامی ئەوەی تری شەمەوە خاڵێکی تریش بەڕاستی ئێمە گرفتێکی کەشمان هەیە بەڕاستی ئێمە ئۆپۆزیسیۆنی جەنای مامۆستایان باسییان کرد کە ئۆپۆزیسیۆنی حیزبی بەڵام ئێمە ئۆپۆزیسیۆنی شخصیشمان هەیە ئێستا جەنابی کاکبورهان جەنابی مامۆستا ئۆپۆزیسیۆنێکی شخصین بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی ئەم پیاوانە ئەزمونێکیان هەیە بەڵام ئەکری ئێمە بۆن من داوا لەم جۆرە مامۆستا بەڕێزانە بکەین ئەم ئۆپۆزیسیۆنە شخصیانیان بکەن بگۆڕن بە ئۆپۆزیسیۆنێکی ڕێکخراوەیی یعنی زۆر گرنگە کە بەڕاستی کاتێکە لە هێزێکی سیاسیە نەمان گرنگە کە لەگەڵ هێزێکی سیاسی لە مامەڵە بکەن ینی چکە بەڕاستی ئەوەمان لە یاد بێ بەڕاستی گۆڕانکاری بە پەردەوازەیی ناکرێ یعنی ئێمە ئەو هێزوو توانە و تاقانی کە هەمانە بەڕاستی یعنی حیزبەکان پێک دێن لە کێ هێزەکان پێک دێن لە کێ پێک دێن لەو تاکانی کە بە هێزە بن یعنی ئێستا ئەو هێز و ئەو زانیاریانی کە مامۆستا بەڕێزەکانمان هەیەە لە پەرلەمان بوون لە سەکردایەتی حیزبەکان بوون لە ڕابردووان نەیان بووە بۆی ئێستا گەشتۆتە ئاستی ئەوەی کە میلەتەکە بەرهەمەکەی بچنێتەوە زۆر گرنگە لە چنینەوەی بەرهەمی توانە و تاقەکانە بەڕاستی لەگەڵ خەڵکابین لەگەڵ هێزیەکابین لەگەڵ هێزێکە لە بیر و باوەڕ و لە ئەجندا و لە ئاڕاستی سیاسیمانەوە بەڕاستی گرنگە ینی بابەتەکە ئەوە نێ ببن بە کۆمەڵ بابەتەکە ئەوەی بەڕاستی ئێمە پێویستیمان بە بازنەیە بە بازنە بابەتەکە ئەمەیە بەڕاستی ئێمە مامۆستایان یعنی ئێمە لە وڵاتانە بە تایبەتی لە وڵاتانی دیموکراتیە ئۆپۆزیسیۆن هەیە ئۆپۆزیسیۆن سەربەخۆستی بەڵام پشتگیری لە هێزێکەکەن یعنی ئێستا لە تورکیا زۆر بە ئاشکرا بینیرە یعنی خەڵکیەکەی موسڵمانێکی سەر بەخۆیە بەڵام سێکە پشتگیری لە ئەردۆگانەکە خەڵکیەکەی کوردێکی تەبیعیە بەڵام پشتگیری لە هێزە کوردەکانەکە ینی بۆیە بەڕاستی هێزی ئۆپۆزیسیۆنی گۆڕان کاتێک کە ئێمە باز لەوەکەین کاڵین گۆڕانکاری لە قۆناغێکاواسی ئەوشی کە بەڕاستی گرنگە کە ئێمە باسیکەین باز لە هێزی دەرەشی ئەیکەم بە دواوتە هێزی دەرەشی مامەڵە لەگەڵ واقعاکەن مامۆستایانی بەڕێز ئەوەی کە لە علمی سیاسا خوێندبێتی لەگەڵ حتا ئەڵێ بە نەسات و مامۆستایان ئەگەر ئەڵێ بە نەسات ئەڵێ ئەو هەر شۆڕشێک سەرکەوتوو بوو مامەڵەی لەگەڵەکرێ بەس سەرکەوتوو نەبوو بە هێزێکی لادە حسابەکرێ واتە هێز وڵاتانی دەرەشی ئەو کەوتۆتە سەرچی کەوتۆتە ئەو هێزانە بۆی بەڕاستی من وا ئەزانم ئەمڕۆ ئێمە پێویستمان بەوەیە متمانە لێنەوە هێزە ئۆپۆزیسیۆنەکان هەبێ بەڕاستی کۆمەڵ ئەم متمانەیە هەیە بەس چی بکەین بەڕاستی هەندێک جار هاوڕێکانمان هاوفیکرەکانمان بەڕاستی نەیانتوانێت لەگەڵمان بەردەوام بن بە هەر ئالێتە لە ئالێتەکان بەڕاستی هێزەکەمانیان لاواز کردووە و دەستان خۆش سوپاس دەکەین مامۆستاوەکو دواوتە دەگەر شتێکت نابێ ئەنی بارودۆخی کوردستان لەبەردەم چیداگە چاکسازێک نەکرێ بەڵام ئەوەی کە ئەوترێت ینی هەمومان پێم وایە وتومانە ئێمە
ئاڵنگاریەکان ئەوەمان پێڵن دەرفەت ماوە بەڵام لەو لاوە مەترسیەکانیشن لە ڕاستیە ئەگەر ئەم دەرفەتانە نەقۆزینەوانێ لە ڕاستی ئایندەمان لە ئێستا باشتر نابێت چونکە هەرێمی کوردستان و باشووری کوردستان پنتێکی زۆر بچکۆلێ لە چاو ئەو باهۆزەی کە دەستی پێکردووە ئەو گۆڕانکاری کە ناوچەکە و دنیاشی کردو. کاک گوران لە بەدەم حکوومەت و پەرلەمانی وێداین چاوەڕێ هیچ بکەین چاوەڕێی چارەسەرکی کێشەی موچە تەوتین چاوەڕێی مانگی دوامزە چاکسازی چاوەڕێ هیچ خێر و خۆشی لە قیادی پارتی وێشێتی چاوەڕێی خراپیان لێ بکەین هەر نفسی دەم و چاو نفسی عقلیەتن کاکە شتی گەورە بە خەڵکی عقلی بچووک دروست ناکری دەوڵەت مەدارمان نییە و پیاوی دەوڵەتیشمان نیە لە کوردستان واللهی ڕەنگە خەڵکیێگە بێ ئێمە وەکوەوەی لێ دەسەڵاتەمە وەسم لە دەروی دەسەڵاتە کاکە پێغەمبەرەکان کە دەسەڵاتیان پیا کردووە سەرکردەکان کە دەسەڵاتیان پیا کردووە کۆمەڵی خەڵکی باشە بوون هاوکاریان بوون لە دەوریان بوون ئێمەش خەڵکمان نییە توانین هاوکاری بیکین بەشت بەڵام ئەگەر تۆ بتەوێ بڵێ حکوومەت تەشکیلەکەن چواری تر دروستکەن ئەمانە عقلی بچووک شتی گەورە دروست ناکات چاوەڕێ هیچ شتێکی خێر و خۆشی لە هیچ ڕوویەکەوە لەمان مەکە چاوەڕێی خراپەی زیاتر چاوەڕێی خراپی زیاتر چاوەڕێی تەوتین نەبین چاوەڕێی باشکردنی موچە نەبین چاوەڕێ هیچ شتێ لە یەکێتی پارتی مەکە چاوەڕێ هیچ شتێکی باشیان لێ مەکە ئەی چاوەڕێ بکەین بڕۆن ناڕۆن ئەگەر یابێت تۆ ئەوانی لە دەرەوە یەکێتی پارتیان شتێ دروستکەن وەک باسم کرد پێشتر بۆیان لێکەن ناچاریانکەن با نەڕۆن کاکە بەس بابن بە حیزبی یاسایی تەعجیم بنەوە بچووک بنەوە بە حیزبی معقول بە حیزبێکی ئاسایی بن حیزبیش قانونی بن ئێستا کۆمەڵی ئیسلامی هێزی چەکداری هەیە هێزی ئەمنی دەیە گومرگە دزی ئێمەش با یەکێتی پارتیەمانە نەکەن بنەوە بە حیزبێکی قانونی بۆ لە ناو بچن با حیزبێکی بچووک بن و بەشداری پرۆسی سیاسی بکەن بەڵام ملتەزیم بن بە قانونەوە بەڵام ئەوان تا ئەم دقەیە ملتەزیم نین یا بێمە خۆمان ناچاریان کە ملتەزیم بن یا بێ زڕوفێکی ئیقلیمی و دەوری بێتە پێشەوە چاوەڕێی زۆرفێکی دەوری ئیقلیمی کەینەوە زمانی سەدام حسێن سەدام وای لێ هات و ڕاپەڕین بەهۆی ئەو زڕوفە دەوری و ئیقلیمی و ڕوویە سوپاس دەکەین من فەرەوە جەناب پەیامێکت ماوەی سوپاس دەکەم وڵی زۆر سپاسی ئێوەکەم زۆر سپاسی ئەو خەڵکە خۆڕاگەرشەکەم کە لەگەڵمانان ماوەی 12 ساڵە زۆر سپاسی نییە ئەو مامۆسانشەکەم کە خۆڕاگەر بوون 15 ڕۆژ بەبێ نان و ئاو بۆ ئەم میلەتیان وەکو چۆن حەبەی شوبات ئامانجەکەی ئەوەیە نییە ناڕزایی خۆی دەرخە ئەوانیش نییە ناڕزایەتەکەیان گەشت سلمانیان کە جێی متمانەی ئەو خەڵکە هیوادارم خەڵکێکی زیاتریش نییە پشتیوانیان بێ و پشتیوانی ئێمە و ئەم ڕابەری ئەم حیزبە هێنانە ئەو پشتیوانانە مەعارەزانە کە یەک بگرن و نییە بنیە بە خەمخۆری ئەو میلەتە و پێش ئەو خەڵکە بکەون چونکە ئەم خەڵکە ئێستا بێقیادەیە ئەوەی ڕاستی بێ ئەم خەڵکە بێقیادە لی مامۆساش وتی نییە هەتا ماویشە یەکێتی پارتی قەت چاک نابێت بەرەو خراپتری شەڕوە سپاس دەکەین مافار و سپاسیان جەناب دەکەین مامۆستا سەر بەس فەداح زۆر سپاس مامۆستا بەکرێن سپاس دەکەین کاک گوران سپاستان دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ